عليكم ورحمة الله وبركاته. إيدي بكرتو كرمانجا شيرين صلابت خدای لها راستیزی مشتاق خوش تگوهید من هردمی آباش ایدی سر ساعت ایکیا شبک تمام بی روزک تمام بی روزک آنی دست بکر پاشی و روزیا سیزده جی ایروجی ساعت نیو که زیاده تر جیم دیب شوی که راستا خوش کردستان بسیاری بردام بین گل هدایدی هر چند رمضان بردام به برنامه پاشی بشی بردام که ایروجی و که هر جار دو توارین گرنگ تواری ایکی تواری آینی زیاده تر املی ایرو بحثا روجی و کی راهنانک روحی درونی کی ندی چات حیوان رمضان ده ام حیوان دیا خو روحیاً گل خدای مازن باشتر لیبکین تواری تندرستی جدی زتر امی بحثا خوارنین تندرست و چوانی ورسی کی حیوان رمضان ده لبری ام دست تواری آینی بکین گل ما مصطفی صالح ایرو و مهوان میت نواستو دی امی برف روجاوای کردستان چی ایدل دمک دریش یعنی ام بحثا دریه سمال کابکین دریه سمال کاجی دی یعنی دمک دریش گرتی ما بو ل دست به رمضان ام بحث کین دریه سمال کا تقریبا دست به رمضان هات وکرن ل روجاوای کردستان جی دی کارگرین ارینی دما دریه سمال کا هات وکرن بو روجاوای کردستان زیاتر کیف خوشی چه بو و خلک روجاوا جید بشن دما دری و بی تیوا رمضان دا زیاتر یعنی کلوپل بو حیوانا دا کتیا برف روجاوای کردستان زيت شكر برنج وهن مادين بنجهين جانا روجانا ده جارك دن بنرخك ارزانتر لبازار قامشلو تنديتن او جي پشتي وكرنا درگاه سمالكاج آلي باشور كردستاني و بلكفتا ماه رمضاني الگور خدان دکانان وكرنا درگاه سمالكا فيش خابوري باندورك راست راست لسر داكتنا نرخ كرستيان دكا ددمكه ده كوالاتين روجاوای كردستاني دروشك آبوري زحمت را درباز دبن زيت هات زيت 4 لتر هات حقي 4000 بو دو 500 انا برنج هات انا ورس حقي 1000 قبو كيلو بيش الصحفتي بيجانا شكر باش هات شكر كيلو بحيث درقي ناصي دات فرتن انا فقري 400 درقه انا فادرو جا بيشكي ديس بيشكي اسمه سرشي بي بس فقر ديس كيلو ب 400 وكرنا خالا سينوريا سمالكا فيش خابوره دبي سدما و جينكرنا تفقرا كرين و فروتنه لبازارن روجاوای كردستاني لیولاتین باجار قامشلو تکز دکن که هن بازرگان به نرخ کرستیان دلیزن و هول ددن که مادین سرکه دجیانا روزانه ده لجر کنترول خوب هیلن و دبینن که پیوست آلین برپرس لدوره سینورکی جوید یاردیره دینن و چاودیری لتفگرا بازرگانیه بکن. لهما دو دمه شکر دور 40000 و 42000 دات فروتن لقاوا قوابو شکر ها دور 11000 11000 لدي تاجي عند من برزغريكن هنا دو دي سهل كشا بيتو يكو بيتو دو كسن هنا اللي سكاتكن ام بهيفينه جو اي بر برسيار شعبي خوفكن سيرفاليسكي هاني تشن اساسي هنن ضمن بلد بخو دفش انه والله مع برفب ولا فنب اف موراناقش مراقبه هندره بلد مراقبه هندره بلد التنيه وبنفس الوقت احتكار تجاره ناهلن تحفته ذي مهدا درگاه سمالكا فيش خابوره لسر دخوازا سروك هرما كردستاني مسعود بارزاني هاد فكرن بمرجه راكرنا گمرك و باجه لهردو آليان جه سر مادين خوارنه لتانها تنه بدوين جيانين سركه درباسي روجاوای كردستاني دبن والگور خلق النافچه دوی حسانکاری جبو درباس کرنا درمان سيروم و شیر زاروکان جی بکرن هیبار عثمان کردستان 24 قامشلو ولی تماشا نجای دی امی دست برنامه پاشی و کینو تورا ایکی امی گل مصطفی صالح بطاسی بحث روجی وکر راهنانک تیوار رمضان ده یعنی جبوی روحی روجی وکر راهنانک روحی و درونی تیوار رمضان طیبتی جب گشتی جیم ده ایرو و ساعت تا بحث کین ما مصطفی صالح تو قلب خیراتی سپاسك موفق ان شاء الله زیادتر اگر بحث روح و درون بکین ناو آیین اسلام ده اگر پیناسکش علی هوا و بتکرن جبوی روح و درونی بسم الله الرحمن الرحيم سرتا سپاسی میوانداری تانکم و پیروزبایی برنامه‌کتان لیکم دستان خوش بی دست خوشی برنامه‌کم و هر وها لشاشی وشوا پیروزبایی لمسلمانانی کرد بتایبتی و مسلمانانی جهان بگشتی پیروزبایی لیکم با
هاتنی ئەو مانگە پیرۆزە و خۆشە مانجی ڕۆحی مانجی تەسکیە مانجی خێر و بەرەکەت خەرمانی خێرانە ئینشاءالله ئینشاءالله طبیعی هەرچی واجباتی دینی هەیە هەرچی تەکلیفی دینی هەیە بەڵێ لە نوێژ بگرە لە ڕۆژوو بگرە لە زەکات بکرە لە حەج بگرە و هەموو ئەخلاقیات و سلوکیاتی ئەو دینە بۆ پاکردنەوەی دەرونی مرۆڤەکانە بەڵێ بۆ خاوێنکردنەوەیە بۆ ئەوەیە ئەو مرۆڤە لە پلێکی چونکە وەکو پێناسە کراوە ئینسان لە نێوان دوو شتدایە لە نێوانی ژیانی حەیوانیدایە بەڵێ کە خواردن و خواردنەوە و بڕۆیە و لە نێوان ژیانی فریشتەکاندایە کە ڕۆحێکی بەرزی هەیە و پەرستنە خودێ و لەو ڕێگای پەرستنەیە خی گەورە تێدا ئەبیتن تەمام کەواتە ئەو مرۆڤە لە دوو شتی سەرەکی پێکاتووە بەشێکیان لە ئاسمان هاتووە کە ڕۆحەکەیە بەڵێ وەنەفەخت فیه من ڕۆحی ڕۆحەکە لەلایەن پەروەردگارەوەیە و بەشێکیان لەو زەویە دروست کراوە منها خەلەقناکم مامۆستا باز يعني زتر بحثي الروحي بكين ونفخنا فيه من روحي من ڕۆحی ئەو جا من عەرزی جەنابتەکەم يعني اف چوا هر مروفك سرفي عردي بشك شرحه خدي شوات نوف لشوي داني چوا جا ئەو هەندێک تەواو بکەم ئینشاءالله تمام ئەو بەشی کە عاردیە زەویە پێویستی بە خۆراک هەیە ئەو خۆراکەی زەوی نەبی بە هیچ نەوعش پێ ڕازی ناوی مەسەن بۆ نمونە تەماشەکە ئەگەر ئەمە کەسێکمان هینا برسی بوو باعزەکەی مەلابی شێخ بیتن وەلیبی هەر کەسێکێبی 1 ملیۆن قورئانی لە پێشدا بنێت تێر نابیتن تمام ونیە یەک سەمون بۆی ینی باشترە لەو هذا خورن ئەوە خواردنە تمام خواردنی جەستەیە خواردنە ڕۆحیەکە ئەو ڕۆحی کە ئێمە ئەڵێن ونفخت فيه من روحي أو روحا بمعنى أو أن نعوذ بالله بشيك بي لا ذاتي خواي قورا أم دا زيادة البحثية بكين أو بشيك نية بل كتايبته وكو عليه مساجد الله بيت الله تمام يعني مزقوتي خوايا زوي خوايا بيتي خوايا كباس كعباكا وشهر الله يا مانجي خوايا معنى أو أن لخدي لذاتي خواي قورا بل كتايبتك تمام تایبەت مندیە خدای مەزن دا ئینسانی دا ئینسانیە یعنی ڕێزداریکردنی خوای گەورەیە ڕێز لێنانەوەی خوای گەورەیە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە ئێمە ڕێزمان لە بەنی ئادەمنا یەکێک لەو ڕێزانە چییە ئەوەیە کە خوای گەورە جەلە جەلال جاری یەکەم لە ئەساسی ئینسانەکە لە ئەسڵی ئینسانەکە کە ئادەمە عەلەیهی سەڵات وەسەلام ڕاستە و خۆ خوای گەورە ڕۆحەکەی پێبەخشی دوای ئەوە لە ڕێگای فریشتەکانەوە لە ڕێگەی مەلائیکەتەکانەوە لە ناو ڕەحمی دایک وەچیلی ئەوەن کە ڕۆحەکان تەسلیمی من و تۆ غەیری ئێمە بکە تمام ئیدی وەکی ڕۆح یادژی وەکە یعنی وەکو لە شێمروفی وەکی خواردنە یا ڕوحی وەژی خواردنە یا جەستەی ئەمدا بەحسێ هەیڤە ڕەمەزانێ بکەین چاوە هەیڤە ڕەمەزانێ بکەینە ڕاوەستانێک ji بووی یعنی ڕۆح و دەرونی خوب پاخش بکەین جا ئەوە وەکو باسمان کرد ئەو لایەنەی دیکە لایەنی عیبادەتەکان پەرستنەکان ئەو لایەنە پەرستنانە پەرستشەکان یا برێن عیبادەتەکان کە ئەمە لەوهنی لە وشە کوردیەکان تۆزەکە تێبگیرین تەمام ئەو لایەنە هەمووی لە خزمەتی ڕۆحدایە پەرستنەکان لە خزمەتی ڕۆح یعنی پەروەردەی ڕۆحەکاتن لە ڕێگەی پەروەردەی ڕۆحەوە پەروەردەی جەستەیشەوە دروست ئەبیتن لۆیە خوای گەورە جەلە جەلالوهو کاتێک کە مەسەلەن تەماشاکەین لە سوورەی ئەشەمسدا 11,000 سوێن دەخوا والشمس والضحى والقمر إذا تلاها والنهار إذا جلاها إلى آخر لآخر كي أفرمي ونفسه وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها أو كس قازانجي كدي أو كس براوية أو كس سركوتوة أو كس هموت تشتشي بدسينا كتزكية نفسي خوي بكاتم تزكية نفسي وكيد قرآن دهاتي قد أفلح من زكاها شو يعني أو مروفة أو إنسانة أو مروفة بيست حول بداتن لو رجعنا چونکە تربیە ڕۆحی لەلایەن خوای گەورەیە جەلە جەلالوهو و ئەگەر تەماشای قورئان بکەین بەشێکی زۆری
لایەنێکی زۆری لایەنە تەسکیەکەیە چۆنەوە پێت ئەڵێ مەسەلەن بۆ نمونە پێت ئەڵێ درۆکردن شتێکی ناشرینە مرۆڤ لە بەهای مرۆڤ دێتە خوارێ بەێ ڕازگۆیی مرۆڤ بەرەو بەرزی ئەبە وەکوون و مع الصادقین حەسەد ڕژدی بەخیلی ما مستەڵڤێری یعنی زیاتر ئەف تشتین هین بەحەستکەن یعنی دراوکردن یان ژی ڕاستگوتن ئەوە هەمی کردارن لێ ڕۆح تشتەکەن یان نۆیتە دیتن چاوە کاریگەریە کردارە سەر تشتێکی تێتەکردن یعنی بخڕابی و باشی و نایتە دیتن اتصالك لبيني روح ولبيني جسده هي تمام او كردارانه ولا اكاتن او روحها سود ببيني بلام او روحها بس السود ابينيتن شكا اويش غذاء خوي هي غذاء روحي تشيا ذكر الله بله يادي خواجن دائما انسان ليادي خواي جوره دابيتن خواي جوره امن ابيني خواي جوره مراقب منا خواي جوره بمنوعيه خواي جورا إيشكاني من تدبير كاتن جبزي كاتن خواي جورا وإن ربك لبالمرصاد خواي جورا وها تربية الروحي أو مروفا أداة كخواي جورا هميشة لسرسري مراقبة بله شون مثلا استعمى برامبر بشاشة راوسين زور حركاتي وناكين أجر لواني جايك يعني وكي تشتكي آسايني آساينية وقتك آساي وحالتي غير آسايية لحالتي غير آسايية جاء أو روحا بيويست جار بجار أو روحا تغذية بكي خواردني بديه شون خواردني دي مثلا بون مونا بيغمبر صلى الله عليه وسلم تماشا كاين لدواي نيجا كان خدي خوي بله خدي خوي دو حالتي تيدا باشي جستي تيدا كورزشكيه تمام وبس روحي شي تيدايا كغفتوغو كردنا لقل خوي ام دا بحثي گفتگوی پیوندی کرین یعنی گل خوده و دما نویش کرنی یعنی گل خلکی هی نویجت کت ل درون خود داد بيجت اس نه مرتاحم يعني اس من باري في نویجنا اف اگر ان هنيچنا چو امروف نویجه که بکت پیوندی امروفی گل خوده باشتر لیبید بس ما مستا ام دی بسیاری هلینچ گم دنو کچینه هولندا بشه که راستا خوی دی داره دی هفکاری ما برگشت وحید گل ما مستم زیاتر بحثی بابتی کی ان شاء الله تماشا نجا دی برگشت وحید بشه که راستا خو لله هولندا ديال مدا دی لهای دی زیاتر یعنی جهه یاسایی جهه یعنی پیک ورژن آشتی جهه سیاسته لی ایرو برگشت بحث سیاست و یاسایی نا که دی بحث پیک ورژن که ناوا مزگفت بهشت للهایی برگشت افدمیت باش اگر ناوا مزگفت بهشت دایدی همی رنگ و رین مسلمانات نوای مزگفته دا پیک و تراویح پیک و فتار کردن چه باید پاشیف بکن اگر تزیدتر بحثا کش و هوای پاشیف کردن و فتار و رمضان اجیب گشتی بکی نوا مزگفتا بهشت للهایی بله افدمیت باش جوان از نوکه دناوا مزگفته بهشت دارم او مزگفته تا آماجه پیکری او اکش مزگفتن کو به مزگفته کردان تناس کردن لهای کوش روی سیاسی بجنی لهای کو پایتخت سیاسی ولات هولندا هر وهاب ناوا کی دیش وکو دنهاخ تناسین او دیت دیتن و جارب جدا دیگل او شون بوری کو از دیگل هنگودا من پشکداری و پروگرام دا کری برای هر تشتکیش از کو دیت ناس نو كان نویج بردوامه که اویدیت دیتن من دوید ویجاره که لوی مزگفته همو پرانیت وان کردن تنانت پیش نویجو و ترخوین دوی مزگفته جی کردن از حست کم اما جپن دیب کم اگر پشتیوان اگر ما مستحکش بشنده که چون بجلو برگی کردیه و پشتداری لم نویجه دکن اما نو کان نویجه تراویحه تدکرن که ما مستا و اوید که تیتا دیتن همو کردن او نوکه ما مستای پیشنهاد بو مسلمانات کرد که بجلو برگن کردی و لدنها خطه تناس کردن دیگر وی چند دیجی اگر پشتیوان تو بی بچینه جدیش هی کتایبت به آفرتا یعنی تنه بو جه اونیه که بجم تنها زلام بید ایره که دیتا دیتن آفرت جی بجداره دناف نک آفرتانانت زارو که بچی کش کتین پشکداریه تعداد کن اما جه او كنت بيتا اما جابيب كان كو ايراني ويسي دامز يعني جبو جهه افرتا اواجي بو جهه ميرا هيرن كو هاتين داس نشان كرن لما من تفيد باش ديكا كو افرت الايرا اوا اكي شوان افرتا كو هاتي باش داري تذكري من تفيد چند ديمنه كل ايرا چند افرتك ولا چكي باجركا
کوردی تێدا هەین ئەبەش ئافرەتن پشکداری دنوێژە تەراویحی دادکەن هاتینە بەشدار بووینە ئەڤڕۆ ئەو هەموو هەستەیەک و ڕەمەزان دەست پێکری ئەو شەواتێنە ئێرە بەشدار دەبن نوکە ئێکیشوان ئافرەتە و شەوانەتێتە ئێرە و خارنێ و تشتن تایبەت ئەگەر ئەس پرسێکێشتا پرسم زێدەتر بچێدا خانمێ دەکەن ئەس حەزکەم بلی خەلکی کورد یان دانیشتیە لەهای ئەمەژە بۆ خەلکی بکەم دیژی ئێوە ڕۆژانە دێنێ ئێرە تمام ئیدی بەرگەش بەری پرسیارش خانمی بکەم دەوێت ئاشتا پرسم گوتی بەهشت بۆ شاری دینها ناوە مزگەفێدا بەڵێ ئێمە ڕۆژانە لێرە هەفتەی 2 ڕۆژ نوکە دێمە بە ژوان باشە من ئەوە دەست پێکردم پێخۆشە نوکە دێمە بنکتا باشە ژوان خۆلاکیەکی بدە ئێمە هەفتەی 2 ڕۆژ لێرە خواردنی خەڵکەکە من دروستی ئەەکەم بۆ بەربانکیان بۆ بەربان و بۆ پارشێوان ئێوە تا پاشێوانیش بەڵێ تا پارشێوان لێرە نوێژ و ئەوانە ئەەکەین و ئەتا پارشە و ئەمێنینەوە لێرە ئەو خواردانە کە تۆ دروست دەکەن چی کوردەواریان خواردنی تر هەمووی خواردنی کوردەواری بڵێ وەکو چی مەسەلەن وەکو بامەیە فاسۆلیایە شلی قەیسیە برنجەکەمان پڵاوە خۆشتا جەژن ماوە شلە قەیسی ئێمە هەردایمە ئەوە ئەەکەین برنج و یاپراغ و ئیتر پەتاتێ شلی پەتاتەیە زەڵاتەیە خەڵکەکەش هەمووی پاقلاوەش دێنە خەڵکەکەش هەمووی خۆی لە ماڵی خۆی لە ماڵی خۆش دروستەکەی هێنێت عادەتەن هەروایە ئەوانەی کە لێرە دەچن شوێنێکە هەر یەک لە لای خۆیەوە شتێک دێنێ هێنی لەگەڵ خۆی بەڵێ بەس خواردنەکان بە تایبەت من خواردنی خەڵکەکە هەمووی من دروستیەکەم لێرە بەڵێ کەس نییە هاوکاری بکەیان بەڵێ دووسێ برادری کوڕی گەنجگەنجی چاک خۆتان ئاسایی لەگەڵمە ئیژەکەن ئێوە گوتت لە هەفتەی دووجار هەفتەی دووجار بەڵێ ڕۆژانی تر ناتوانن یان ئێوەش ئیلتیزامی ئیش و کارە و ناتوانین زیاتر مناڵەکانیشت گوتت نازەمانش بەش بەڵێ کوڕەکەشم لێرە بەڕێوەبەری مزگەوتەکەی و دەرسی کوردیش بە تەلە بە کوردەکان ئەڵێتەوانێ دەرسی کوردی لە ئاینیەکە یان هەر زمانی کوردی بە زمانی کوردیش و بە دەرسی ئاینیش ئەوە کە دەبین ئێستاوانە خەریکی دوعاکردن و نوێژ و ئەمانە ئەوە نوێژەکەن ئەمڕۆ وابزانام ماندووی دیارە زوو ئەتەوێ بڕۆیت من زۆر ماندووم و بەیانیش ئیژەکەم لەبەر ئەوە بێ بڕۆمەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڵێ ژوان ئەوێتە بەحەزکردی ئێرە گەلک جۆرە ژبلی بژن کوردان ئافرەت بژن ناتەوێن دیژی تێدا تێن بەشداری تێدا دکەن و مینا مەغربی مینا ترک و نەتەوێن دیکەن عرب بەشندی ئەوژی تێن بەشداری دناف دمزگەفتە بەهەشدا بەشداری تێدا دکەن من پێخۆشە دەگەلێ چەندێ نوکە ئەو نوێژە وەتری خلاص کرد نوکە ئەو دعاتکەن و ئەو دوماهەیەکی ئەوە ئەس حەستکەم بەێ ژوان ئەگەر من ئێستا ئێکش بژن وتار خوێن و هەروەها پێش نوێژە دیارە ئەو مزگەفت بلی کردن نوێژ و تەڕۆی هات ناودا زیاتر وەکی بنگی هەیەکی فێرکردنی ژوەکی خانمی گوتی کوڕەوە یعنی خەلکی وێ وڵاتی یەن کورد فێری زمانی کوردی یان ژیوانەیەن کوردی پوان ڕادەش بلی وێکی شلای یاسایی و ئەو خەلکی کورد چاوال وێرێجین مەسەلەن ئەو تشتێک ئیجازەک وەرگرت ژبووی کردناوێ کاری هەنێ و ئەو چاوە بەحسا کورداتکن یعنی ناوە هۆڵندانا یعنی نە کەسێن تونتراون بەلکی مسلمانên میان ڕاو ژوان پێش هەموو شتێکی کورد لە هۆڵندا بە ئێکش نەتەوێن کو ئارام و ئەوێن کو بەرەبتر ڕوویە خێر هەیە بۆ وی وڵاتی تێتە ناسکردن ینی بجیاوازی دیگەر نەتەوێندیکە بە تایبەتی نەتەوێ عرب و نەتەوێندیت هەین و گەلک جارە ئاریشەش ڕووی بژن عالیە حکوومەتێ چێت کات و شێدن چێت کات بەس کورد ئێکش نەتەوێن پاقش تێتە ناسکردن ڕاستی ئێرە لەومە کورد هەر ڕێکخراوەک یان دامەزراوەکی چێ بکەتن ئێرە حکوومەتە هۆڵندی ڕێکێ پێدات ینی داناناوی مزگەفتەی اش عالیە حکوومەتە هۆڵندی ڕێکێ پێ هاتیەدان و بەلێ ئەvە وەکو جهێکی کوردان و لە هەمان دەمدا جهێکە وەکی بژن نوێژ و بۆ تاعەتی هەروەها وەکو مزگەفتێک هاتیان ناسکردن چونکی لە وڵاتی هۆڵندا بتایبەتی وڵاتین دیشیت ئۆروپی هەر نەتەوەکی هەوڵدایە بخو مزگەفتێکە تایبەت بخۆ هەبیت داک و کەلتور و فەرهەنگ و تەنانەت زمانی خۆ بیر نەکەن ئێرە ژبلی و لە ڕوویە ئاینیڤەک و خزمەتە ئاینیت کەن وەکو ئاینە پیرۆزی
پیرۆزە ئیسلام دەگەل وێ چەندێژی ئەو هەوڵ دەدەن زمانی کوردی فێرە زاروێن کووردا بکەن وکە ئەوێ دبینن ئەوە زاروکێن کوردانە هاتینە ئێرە بەشدار تێدا دکەنەوە ئەوەی خەلکی دیکە لە ئێرەیەت هەین یعنی زاروکیشن تێن لە ئێرە فێرە زمانی کوردی دبن هەروەها فێرە چاوانیان نوێژ و تاعاتی دبن لە ئێرە نوکە مامۆستا ڕزگارگەر منە بلە وەختی بدەمە مامۆستا ڕزگاری کاک ڕزگار مامۆستا ئێوە چەندێکە ئەو مزگەوتە هەیە و پاشان ئێوە وەکو تازە کاکی ژڤانیش ئاماژێ پێ کرد ئێوە مۆڵەتتان هەیە لە حکوومەتی هۆڵندی کە ئێوە مزگەوتێک بەناوی بەهشت و بە زمانی کوردی بکەن بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا بە خێراتتانەکەین زۆر سپاس بۆ ئەو بەسەرکردنەوەیە بە حقەتە و ناوەندە ینی خۆی بە عنوانی مؤسسەیە لە پێش وەک ڕێکخراوێک کە قوتابخانەی بەهشت و مزگەوتی باش لە خۆگرێ لە بەڕسمی ئەو بۆ ئەم ساڵی پێنجەمان ینی پێنجەم ڕەمەزانمانەکە یەکەم ڕەمەزان یەکەم ڕۆژیکردنەوەی ئەم شوێنمان لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە دەستمان پێکردو سپاس بۆخوا ئەوە پێنجەهەمین ڕەمەزانمان ینی 5 ساڵە داخلی پێنجەم ساڵ بووین کە لێرە بەردەوامین و بۆ پرسیاری دووەمیش بنسبەت بەڕسمی بوونمان بڵێ پێش ئەوەی شوێنەکە بگرین و دەست پێ بکەین بەڕسمی ئێرە ناسێنراوە وەک مؤسسەیەک کوردی کە خزمەت بە قەومونەتەوەی کورد لێرە بکەین خزمەت بە گەلی خۆمان بکەین ئێمەش ئەوەی کە پێمان بکرین بێگومان ئێرە ماڵی خوایە و کە شوێنێکی پیرۆزە نوێژ خوێنان دێن سەر دێنە مزگەوت دەمێ بپرسم ئێوە ڕێگا دەدەن کە خەڵکی لە لایەنە سیاسەکان ئێرە وەکو لایەنێکی سیاسی بەکاربێنە یاخود ئێوە تەنها مزگەوتە و بۆ ماڵی خوا بەڵ ئەوەی کە زۆر مهمە بەڕاستی لە یەکەم دقی دەست پێکردمانەوە ئێرە و لە ئەوەی کە لەسەری ڕێکەوتوین ئەو کەسانی کە هەستاوین بە دامەزراندنی ئەم شوێنە وەک ناوەندێک کە خزمەت بە قەومونەتەوەی خۆمان بکەین لەو ڕێگە و خزمەت بە ئیسلامیش بکەین یەکەم شتێک کە وەک خاڵی سەرکی دامانەوە بێلایەنە بەڕاستی هەرکەس بۆ خۆی حڕە هەرچی هەڵا بژێرێ ئێمە حەقمان لەسەر ئەوە نیە بەڵام لە ناو ناوەندەکە لە ناو مؤسسەکە لە ناو مزگەوتەکە بەڕاستی تەنها جێگەی ڕێز و خۆشەویستی و یەکترناسین و عیبادەتکردنی خوای گەورە و نزیکبوونەوە لە ئەوە ئەگەنا مەسەلەی لایەن و ئەوانە بە هیچ شێوەیەک لە شێوەکان ڕێگەمان پێ نەداوە زۆر سپاس ژیوان ئەگەر پرۆدیسەر و برادەرە شێکی دی وەختی خوب دەنەمە بە کورتی دەگەل پێش نوێژ و مامۆستایە مزگەفتێژی ئەوێک و نوکەشی بەحەز جێکردی دیمەنێش ئەو دەستی پرۆسەر دەدی پرۆسەر بێژت بڵاو بێشت تەمام ئەگەر وەختی بەڵێ تەمام بله سپاس نوکە من دەوێت ئەوێ لە ئەنێژی چکە تازە نوێش بدمایی کات ئەوێت تێتە دیتن ئەوە پشتیوە لە هەرەیە دیت کاویتەوە ڕەخۆ پشتوە باش ئەگەر لە خۆبێ ئەگەر لە خۆبێ کاکەجان ئەوەی ئێستا دەبینین مامۆستایەکان نوێش خوێنان تەواو بوون زۆر جار باس لەوە دەکەن کە ئەوانەی چوونەتەوە ئەوڕۆپا ڕەنگە زیاتر بەکاری پەیوەست نەبن بەکارە ئاینەکە ئێستا کە من مامۆستا لێرەیە من پێم خۆشیاندێک پرسیاری لێ بکەم مامۆستا ڕۆژ و نوێژ و تاعەتان خوا قبولیکە ئینشاءالله خۆش بیری ئەڵڵا بخێر بێنیان خوا ئەمانەتی خوای بن ئینشاءالله تەمەتان درێژ دەبی و هەر لە خۆشیدا دەبن ئومێدوارم ئەو خۆشیە لە هەموو ئیسلام بگەڕێتەوە ئینشاءالله بە تایبەتی کوردستان ئینشاءالله خۆشی و ئەو نەهامەتێکی ئێستا لە کوردستان هەیە ئینشاءالله دەگەڕێتەوە کوردستان و ئەو خەڵکانێکە ئێستا لە نەبوونی و لەو وەزعی ئینشاءالله بە هەموو لایەشی ئینشاءالله چاک دەبی و بەرەو خۆشی دەڕۆی ئینشاءالله جلی کوردی لەبەرە پێم خۆشەکە عەزیز نەبی هەستیتەوە جلە کوردەکە جوانتر دەرکەوێ چۆنە هەموو ڕۆژ بە جلی کوردیەوە پێش نوێژ دەکەیت واللهی هەمووی نا تقریبا هەندە ڕۆژان بە احتیادی وەکو برێن زۆربەی ڕۆژی بە کوتە شەروارە تقریبا مامۆستا زۆر جار لە وڵات دەپرسن دەڵێن ئەوانەی کە دەچنە دەرەوەی وڵات دوور دەکەونەوە لە کەلتور فەرهەنگ بە تایبەتی لە ڕووی ئاینیەکەوە تۆ تاوەکە ئێستا شتیوات بینیوە ینی خەڵک هەیە یەکجاروا دوورکەوێتەوە یان خۆت دەیپارێزن ئەم لایەنە واللهی ئەگەر هەشبی ئەوە دەگمەنە ینی زۆر کەمە بە شێوەیەکی گشتی ئەتو دەبینی ئەو خەڵکە چاکە ئەو خەڵکە پیرۆزەی کە لێرە هەیە باوەڕ بکە ینی ئەمن بەخۆم لە کوردستانیش دانیشتیمە لێرەش دانیشتیمە بەشی ینی ئەو شتانێک کە لێرە دەبینم لە هەندە کەسان لە هەندە گەنجان لە کوڕانم و لە کچانمان باوەڕ بکە لە هەولێر هەندە شتی وە نابینم ینی ئەوەندە پیرۆزن ئەوەندە ڕێک و پێکن ئەوەندە
ملتزما بعينك إخوان بكالتوري إخوان حتى ئێستا تقريبا من خەڵکێکی زۆرم يعني کوڕکز لێک مارە کردیا بەکەلتوری خۆمان يعني لە جامیعەش دەخینن شادێ بەرزی شاهینێتەوە خەڵکان وەدەزان ئەوەی لە ئەوروپایە کەچی ئیدی خلاص يعني بەس لە بۆ ڕابواردن هاتینە بەڵام ئەو شتانە هیچ ئەساسی نییە لەبەر ئەوەی بەڵگەمان زۆرە ئەوانەی کە هاتی لێرە شارێ بەرزیان هەیە هەندێکیان ئەوەی کە خۆی پاراستی من نارم طبعا لكل قاعدة شواذ يعني هەر قاعدەك ئەوەی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڕاستی کوڕان و کچانمان لێرە الحەمدوللا شارێکی بەرزیان وەگرتیا مامۆستا چەند ماوە بۆ پاش کاتی تقریبا ساعت سێ بەێ زۆر سپاس من کاتم کەمە پێم دەڵێن تەواویکە پێم خۆشە پشتیوان لەگەڵ کۆتایی هێنان دیمەنی ئەوانەی کە لێرن دەبێنێت لە تەمەنە جیاوازەکان لێرن گەنجی تایە بە ساڵاوچووی تایە خەڵکی کاسبی تایە قوتابی تایە لە تەواوی چین و توێژەکانی کوردەواری کە لە وڵاتی هۆڵندا و لە نێویشیان لە هایدا دەژین ئەوان خەریکی نوێژ و تاعەت و بەشداری دەکەن لە بۆنە ئاینیەکان هەروەها نەتەوەیەکان جارێکی تر من ئێستا دەگەڕم وڵات ژڤان و سپاس بۆ تۆ و بۆ پرۆدیسەر و هەروەها بۆ مامۆستامەلا ساڵح باتاسی ئیدی زۆر سپاس تا بەرگەشت حیت و شەیەکی ڕاستەخۆتنەوە مزگەفتە بەهشتێ لەلاهەیەت گەلمەدا بوو ئیدی دیمەنێن خۆش بوون ئیدی بەرگەشتژوەکی یعنی مینا سندیباتێکی کوردستان بیشتری لناوە قوڵاچ و کۆلانێن ئەوروپایەت گەیردەک و یعنی دەنگ و ڕەنگە هەمی کووردا ji بۆی تەماشاوانی کوردستان بیشتری بهێنی زۆر سپاس تا بەرگەشت بەڵێ تەماشاوانی ژان دێ بەردام گەل مامۆستا ساڵحی مە بەحسا نوێژە کرد یعنی گەلە جارا کەسێ مسلمان گازندا خوش وەیەکێت یەک ئەس نوێژێتکن بەس دەروون والروح من يعني نيو مرتاحة نيو خوشش برشة أو مروفيك حزب بو خوشي وبو لذتناك تقريبا نخويت يقدر بله شكوكو باس ما كان مروف للروح لجستوى خواي جوله درستي كدوا هر زمانك أتو زور اهتمامات بالروح دا لأنا جستيكا لناوشتن كوا مطلوب نية داوا كراو نية بله وهر زماني شش لأنا جستيكا پرورده کرا لأنا روحيكا إهمال كرا بجوي خرا أويش كاريجري لسر جستكي بي ولسر روحكي بي بويا أو مروفا إما وهر إما سي قناغ من هي لنفس ذاك أو مروفا أو قناغاني هيس نبريوه بله قناغي نفسي أمارة من هي نفسي لوامة من هي ونفسي مطمئنة من هي تمام أو جاء أو مروفا كهزبه وخوشي ولذتناك ناتوان يعني تعريفك بو نوعي بلين خوانا خواستا لواني هشتان لناو نفسي أمارة بيتن بله يعني نفسي وهشتان أمر بخرابة أكاتن برامبر بقو وتكراوي كردية وكاتيش كديت الناو نيوجكي أو مروفي هشتان روحكي لقل خوينه هنا زستكي هاتية يعني لا شويت نوف مزقفتي دا بس روحاوي الجهة روحاوي لجيش كيا أو مروفا أقال لهم شو كدبي وكوتشون إمامي علي رضا ورحمتي خوالي سربي يا حسيني كوري هربو نوعي رضا خوالي سربي كاتك نيوجيان أكر رنجان تيكا شو بله لأن برسي أتو لبرسوا رنجت تيكا تيتن فرمي إيوان نازان إنسان كاتك كراء وسي نيوجكا برامبر بشيرا وسي أو هست كردنا كمروف برامبر بخالقك راوستايا شكا بيغمبر سي فرمي صلى الله عليه وسلم فرمي الإحسان أن تعبد الله كأنك تراه بله فإن لم تكن تراه فإنه يراك تمام دبي بقي درجة إحسانك أو كاتا درجة مطمئنة كشت بدزي نفسي مطمئنة بدزتين أو مروفا دبي وابكا أو أخوة أبينيتن يعني أخوة خودي الذات أخوة نابين ما مستعدي زيادة يعني بحثا في أكيد كين باشه هجرت نويج دانشت روح خوبين تتناف مزقفت دان جيل دم نويج دا روح خوبين تو بيماندي أخو باش كت جل خداي يعني چه ركاكودي هي يعني روح خوبين روح أجر أما ورزشكارك مان هنا كابرايش ورزشكار مان هنا بله داوما ليكر كاتو بيويستا أوروكا 100 كيلوي هالبقري تمام رفعكي نتوانيت نشيتن بله ونيا تبكى باشا بيويستا بروا ورزش بكا كيم حتى دي حتى الصلاة كيم حتى 20 كيلو 30 كيلو أتى إلى آخره أو مروفا بيويستي بواهي ورزشي روحي بكا دابني شي بله لقل خوي دابني شي لقل خوي دابني شي سرداني قرآن بكا ذكر كان جيب كاتن ياش همية جرينكتر دعاني نما مستعان
بەشێک لەوان دوعاە بەشێک لەوان دوعاە چکە دوعا هەموو شتێک نییە كاكل عبادتي کاکل عیبادەیە ئەمە کەنجی دوعاەکە چکە حتا دوعاەکانش لا يقبل الله من قلب لاهین لە دڵێکی بێ ئاگاوە ناگیرێتن دەبی یعنی وەکو چۆن کابرا عریزێ ئەنووسیتن هەموو مێشکێکی خۆی ئامادە ئەکا شتەکان جوان جوان ئەنووسیتن دوای پاک نووسەکاتن اینجا چی تەقدیمەکات تمام ایدی مامسا صالح ایدی صحبت یعنی گەرمە زیاتر بابەتە مادام پرۆحی وەگەرێ دەوێت ئەم گەلە گەل بچین بەس ئەم هەندە جارە بابەتی برین چونکی هەفکارێمانی دووکە هەولێریشت گەلمەدانە ایدی و دەنگ و ڕەنگێ خەلکی پاشیوێت خۆنی تایبەت ڕەمەزانی دەبوو تەماشەوانەوە وەگوێزین بەڵێ تەماشەوانێژە ئەمێ برف دهوك وهوليري ادي الدهوك هفكار ما نعمت مارونسي دد جل مدابا والهوليري جي هفكار ما هي من حسن دد جل مدابا دست بيكي برف دهوك واتشين هفكار ما نعمت افدم تباش ايروجي تدد جل بوليسين چالاكين مدني بيت نوا دهوك دا زيادتر يعني ارككي جلك قرص سر ملت بوليس هي بگشتي طيبتش هي رمضان دا اگر بتشل جنب بوليس او تشي زيادتر بحثا اركي جيران السر ملت وانا بكي ودمتا وبوليسين چالاكين مدني دهوك همي خلكي دهوك جي باش برای افدامت باش جوان روزی تعهد توجه قبیل بن هر وقت اشارت بده امن کل پیش کفارستان چالک المدنیه کو اوجی او پلیسن کو شب روزت کنه یک بوری چند باجر دوه که بیت پاراستان نخواسته کو شکل ری بدتن واجی کار خو پاشی وکیلی مجی فردید کو هم سر دانواب کن چونکی ناوان پلیس داد شب روزت گل پلیسین دیتر گل پیش کاسایش هم بجین باجر دوه که کوات کن آساندجی امناهیه باجر که امناهیه حتی نو که هیچ ریدان که وسان خواسته ری ندایا لی بوی چند امپتر بچیند ناوان پلیس داد بزنی که بزاب چالک و اتهی و رمضان دا چویا او کارت انجام دان پاشیف یا فتاره برنده کاج مقدم رشید گلمدا ابروکم بزانین و کو برپرسی و پشکی ام بزانین کنه کاج مقدم کار هوا یک گشتی ام بجین الوی پشکی چیه خیراتن سرچاوا کارمه یه گشتی اف پشکی و بجنه پشکا پلیس پاراستان چالاکت مدنی دهوکی کارمه سرکی پاراستان هر خو پیشاندانه کی آنکو پاراستان وان کسای اوید بجداردن توی خو پیشاندانی دا هر وسا پاراستان وی خلک کی دی اوی نه بجدارن کل نزیکی و هر وسا او سر وسا مانی خلک کی کو هر خو پیشاندانه کا بیت کرن چیا یا سایبت آن یا نه یا سایبت شوی کی گشتی ام پاراستان وی خو پیشاندانه کین هر وسا چند ارکه دیت سرکی مهنه قوات تدبینی آنکو فیزال وری آماده ایک شوانا اول دمی هکو هر وفده که بیانی بیتن ام حمایت آوید کن ام کو پارزین هر وفده بیت تایبت وفده تیوین هند بزانو که گلک زورن تنه وری چنه دورت جبهه جهر وسط چنه دورش تیشنگاره و زمار وجهه ام حمایت آوید کن هر وساش کارو ارکت ما اول مفرزات دانین بشب وروش تایبت الدور بر دهوکی و نوانده دهوکی مفرزات دانین هر وساش کارت ما اول مفرزات گرو که تندایی ام دانی بو خلک کمه هر وسا چند کاری که دیجی مهنه ام پیراد بین کو دم هر یاری که تدا کردن کاری ما کو ام یاری پاریزین هر وسا یاری زن پاریزین یه تیم میوان و تیم دیگه حتی هر تیم که ورزشی بتن هر وسا هر خربابونه که جمهوری انکو هر احتفالی بتا کردن هر مناسبه که بیتن هر مناسبه که بیتن کو خلک جمهوری خرب بیت سرک الجهه کی ام کاری ما ام پاراستن و احتفالیش بکن اف هزت بینی یا آماده آنکو جماره و که تدبینی و نیوه که جماره نیوه که دی اسبوع بودن آنکو اول 150 پلیسن و پتر ات آماده نه 24 دم جماره تو واجبی دا و که تدبینی آماده الوری چجوره بین ودان وانینه آنکو بین ودان وانینه همی گاوت آماده نه مل پیشمرگی و امجی خدمت کتین یه وی ملت پاریزین و هر گاوا که پیوست بوجی طبعا بو هر جهه کی آنکو هر چپره کی هم آماده نبچینی و ما تجربه هی باشه که مقدم تا اشاره داره چند کو اگه خوب پیشانداری که هیچ چند دیت پارزن لی گله جارا کو خوب پیشاندار آن ناراضی بون نشلای خلکی کی و چت بیتن چه پینه بیت او خلکی ناراضی احتمال هندک آخرین نشرین جی بنگوت هی برانبر و چند چت کن بردوام ام خوله بود یعنی وکی احتمال هکت دید بیجی بردوام روزانه خلد وکرینه تدریب پیتکن دو خله دا ام طبعا با مستوى شرازاج يتهند بجني وهر افسر الشرازه ما يتهند هم اختصاصا بود بجن كوبشين صبر وتحمل كازدا بوليس ما هي اخفنا كازدا مروك طنقا واحتمال هي كيما سيكاديتي ان خدمتك كيميا ديتي بتشوفي ديت احتمال اخفنا كريد بجن اخفنا كاز سقد داغويتن لام خود جرين تحمل وصبر وتحمل كازدا ما هي هر وسط تيمه كتايبت مدناف بوليس شركه مدنيه هي بو هر كار كي ام دي ببين جاره كي اكيب چك بيت عرضه كده خاصه كر بيتن افتيمه یه تایبت پری کوچه سکرده وکشه هر وسا هر آریشه که مازن پیدا بیدن هر قضایی که سرانسری پاریزگاه دوی که ام چین و گاوی چاره سر کن
تجربه ما هي بو حتى بو جبهه هرگاوا کادا داخواست کردن ام چند آماده بچینه وری باشه که مقدم به چگی وقتی ما گله که می داخواست کنم پیچه که بس با هوا حیوان رمضان که رایتن بین حیوان رمضان کاریا بزاو چاله که حیوان رمضان که کرد بوم بیش خیرات سرچ پیشمرگی چون پلیس مل وری آماده گرب خیرات سرچ واتن روزانه وک تیم که گروک ما هی 24 دم میرال نفس تری باجر دو که داد گردن سر هر دو هیلن گرم 140 او جورا کنترلی و گریدای هر آریشه که بگیت جورا کنترلی سری عازد دنما ام برف آریشه بچین بو پارس نصر سامان خالقی وک حیوان رمضان روزانه دم واری ما دو تیم گروکت هین سرپرست دو افسرا وارد متواجد نفس تری باجر دو که دا هر روز پشتی خارنا فطار بانک مغرب ما دو تیم گروکت هیم سرپرست دو افسران ناف سنتر باجر دو که داد گرن تا بازار دو کم کو بشین کو والا بیتنش خلکی و اشترام بله دستت خوشم چگی بچینه در پلیس چگی گاز داخواست کم چینه در پلیس مجر بله کاش ما وقتی تبینیش يعني پلیس ما همی بگاوی خارنا پاشی بیت خونول و عافیت بیتن لمد بیت از اشاره که بس بچنه دموی چند کل وره هم ازدی و مسیحی مسلمان جهان پیک و سرویس سفرت آماده نکو برینگی ما بسیار کلیار وره هر سه اول ام بجین هنا چونکی اول مسیحیان و مسلمان و ازدیان هنا امش برای ما مسلمان دست بکن پیوات امریکا و حیوان رمضان تدوی چی بجی بله اولی بخیر بین سر جواز پاسیامت کن حیوان رمضان همی ملت کرد پیروز کن ایشلا اخیر نخوشی بی سر ملت کرد دا بهتن چه برای ما پیشمرگ چپرات پارزن سنگری پارزن همیشه واسه امنیت نواجری پارزینو برای ما ازدیت گن ما برای ما مسیحی دیگه ما و گل احترام رمضان آمد گرنو دست ام دی بسیارشی که کابزان وکو برادر وکو اولکی ازدی امریکت و الگل برای خوی بسرمان توی پاشیویت خوی تا چه پیوکه تو خلک شنگاری جد بجم از دی ما خلک شنگالی آواره شنگالی ما از پیشباهی پروزبایا راهی و رمضانیا خیر و برکت همی خلک کرد همی جهانی پیروزیت کم وكدي ام ازدي بسلمان شو مسيحي الفيري ام وكبراينا ام ريز ليكت كرن احترام ليكت كرن او وكو قوتي شو سحار شف شباشيف ام لقلوان تخون قلوان فاطلن بس خوش ام برای خوی مسیحی جوار گیرین بزانین تو امریکا چت بیجی وکو مسیحیه که گل بسلمان گل ازدی امریکا پاشی با بسلمان توی پشک دار بود جاره اولین بخیراتن همی فرق جدای الجدمانينا همی قال جماعتي مات مسلمان برايتيكن فطاري خود خوين باشي بي خود خوين احترامي واند جيرين چه فرق مدفنينه بله دست خوش بله وكو ديار كاك جوان يعني امريكا الباجر دوهكي كو دولة سريفا بوليسا وهروسان بيجين بوليسي دي ترو آسايش و خلقي دوهكي جي باجر دوهكي وصا هاتيا پاراستنه و باجره كي امنو امنايا هاتيا ناساندنه امجي مجبورين چونكي ام پاشي با خود گلوا بخوين چونكي ما وقت نينه كو ام وگرنا مال بجا مجبورين امجي دعوت كينام دي پاشي با خود گلوا خوين ان شاء الله يعني پاشي فلواجي الوانا جي صحت با خودي الرجيم نيفيجن وانجي قبول كدي دمك إذا وقت مروف وان كسين هند بين كو خدمة ملاتيت كن يعني مروف حسب إمناعيت كا يعني دمك إذا مروف حسب شرمت كا وأجر مروف زيش خرابة مروف جت أو أسمان دي بيم كو راسي جي مروف برانبري وانا تشتكي وصلنا كري أما ج دهوكي جاف كاري من نعمت مرسي زور سواس نعمت أما برف هوليري وبتشين الهوليري جيت نوا هوليري دا ياك ل يعني تاخين هوليري زيد ترم بحث كين أفكاري ما هي من حسين ديت جل ما دا وهي من أفدام تباش زيد تر أجر تو بحث ليبكي بنافات شهان عالیه هولیر دای و زیادتر لویری کش و هوای چوا اگر بحث بی چون که ابنا واستودی داینه و بحثا پاشی وب کل داره بله نظام دیاره پرزگیری که کودنگی نیو نام نو هفکاری من همینی ده همین افدمی تباش اگر دنگیم بگهت تا اگر توی ماجه کی پیپ کی بیجه من دی خوشحال بم تمام دنگیم بگهت تا یان جهشتم پرزگیری کودنگی همین ام کاتی ایوش باش دنگی ایوا زور بخرافیه گاتلای من لپسیارکت باش تی نگیشتم تمام ایدی کامیراش بویته و مای که گالتا تا زتر بحثا پاشی وب کلوی داره بله ئێمە لەناو بازاری شاری هەولێرین بە لە بەردەم چایخانەی مەچکۆیە بە دیاریکراوی
لێرە چەند کاسپێک ئەبینین چەند کاسبکارێک کە بین کە سەرقاڵی ئیشوکارن لە ڕەمەزاندا یەکێک لەوانە کە ئەم برا بەڕێزەیە پێم وابێ لە ڕۆژاوای کوردستانی شەواتوە سەرقاڵی کار و کاسپی ئەمە ئەچینە لای بەڕێز لێرە خەریکی چی دروستەکەی بخێراتن سەرچاو ئەسوورکی بپەنیری هەیە ئەسوورکی بگوشتی هەیە ئەسوورکی پاتاتێ ئیکولایە زعتەرەی ڕوژاڤە هەیە بیبەرژی هەیە پشتی وێژی نۆتێلای لەگەل موزی هەیە کرێپە ئەو فرانسیە ئەمە تایبەتە بە مانگی ڕەمەزانم جۆرە خواردنانە یاخود لە ڕۆژانی ئاسایشدا هەرە فرۆشتێ و لای ئێوە کڕیاری هەیە ئێستا تکرار بکە پرسیارەکەم ئەوە بوو ئەمەی کە تۆ دروستیەکەی تایبەتە بە مانگی ڕەمەزان تەنها لە مانگی ڕەمەزاندا دروستیەکەن یاخود لە ڕۆژانی ئاسایش هەموو ڕۆژام دروست دەکەن بشا و نانی سبینی خۆشە یعنی تشتی سووکە خواردنێکی سووکە باش و خۆشە کڕیار چۆنە لێرە لە مانگی ڕەمەزاندا زیاتر کڕیارتانە یان ڕۆژانی تر وەڵا ڕۆژێ ڕەمەزانی باشە ئەرێوەڵە بخوا زیاد بێ باش الحەمدولله باشە ئەمە تایبەتە بە کورد خواردنێکی کوردوارێ پێم وایە کەلانە و ئەستور کوشتی وایە یاخود چییە ئەگەر باسی دروستکردنی ئەوە مامۆ بکەیت بگوشتی لەگەل پیوەزە هاوە یعنی پتشتێکی ئاسانە خەفی ئاوە سووکە ئێمە پەنیری بیتزاییژی هەیە دروستکردنە یان تشتی خۆشە سپاس بۆ جنابەت ئەگەر ئەو بەڕێزە قسەمان بۆ کاتۆ وەکو هاوڵاتی کاتی پێم وابێ لە سەرایت تا سەرت بێت و دانەیەک لەمانە بکڕیت ئەکرێ باسێکیەوە بۆ بکەی حەزێکی تایبەتی لەوە هەیە یاخود یەکەم جار ئەتەوێت تاقیکەیتەوە بەخێرن برا منشی خەڵکی ڕۆژاوامە ئەمنشی هاتما خواردنێکی زۆر خۆشە واسانە شەوانی مانگی ڕەمەزان لە شاری هەولێر بەراورد لەگەڵ ڕۆژاوا چۆنیە بینی چۆنە شەوان وەڵا هێشتا ئاسانە ینی وازەمان زۆر خراپە ئێمەشی لێرە ئاوارینە هاتینە ینی لەو شارانی شارێکی خۆشە ئێمە کاسبی دەکەن و شەوانشی دێم لێرە پسایەکی دەکەم و چمە بۆ ماڵ زۆر سپاس بۆ جنابەت لێرە لە وە کۆڵێک کە شۆواکە کە شۆوایەکی ئارامەوە کە شۆوایەکی جگەلەوەش بەهاریە کە شۆوایەکی خۆشە ئێمە ئەمانەوێت لێرە میوانێکی تایبەتمان هەیە ئەمانەوێت بچینە لای و لێرە چەند پرسیارێکی لێ بکەین ئەویش کاک دڵشاد ئەم کاتت باش بەڕاستەوخۆ لەگەڵتاین ئەمانەوێت بزانی چۆنە ئەم شەو هاتیتە دەرەوە و هەست بە چیەکەی لە شەی ڕەمەزانە ڕاستکۆکە وڵاوە یەکێک لە جوانی و خوشیەکانی هەولێر کە بەڕاستی بەتایبەتی لە ڕەمەزانان و لە جێگایەکی وە خۆوان مێژ و کەلتورێکی زۆری ئەم شارە و جوان لە بەردەم قەڵای هەولێرێ ئەنسان حقیقەت ئەم وەکو شەخصیش کە چەندین ساڵە لێرە لەزەتێک و خوشیەکی تایبەت لە دووشتدا یەک لەو ئارامی و هێمنیەی کە لە شار هەیە کە لە سایەی کەرەمی خوا و ماندیبوون و شەونەخوونی هێزەکانی ئاسایش و پۆلیس و پارێزەرانی ئەمنیەتی ئەم وڵاتە و ئەوی تریش ئەوەی کە لە خۆشی خەڵکی هەولێر دەیبینی کە ئینسان دەبینیت خەڵکی ئەم شارە خۆشەویستە دڵخۆشە بەڕاستی ئینسان لە ناخی خۆیدا شعور بە ئارامی و بە ارتیاحێکی زۆر دەکات و من هەرچەندی دەرفەتم هەبوو بیت هاتیمە وەکی هەولێریەک لەزەتی لێ دەبینم بە حەقیقەتە کاک دڵشاد ئەگەرچی بەرنمەکەی ئێمە وەکوڵە تایبەتە بە پاشیف و بە ئەجوای مانگی ڕەمەزان بەڵام ئەمێ بە دەرفەتی بزانم لە ئێستا ئەو گرژی و ئاڵۆزیە سیاسی کە لە هەرێمی کوردستانە وەکۆڵی ئەگوزارێ خەڵک جۆرێک لە بێئومێدی هەیە هەندێک بێزارە لە نێوەلایەن بە حکومەوەی کە تۆش لە ناوەندەکانی بڕیاردانی سیاسی و نزیکی بەتابێت لە پارتی دیموکراتی کوردستانەوە لە ئێستا چ ئومێدێک هەیە بۆ لێک تێگەیشتون لێک نزیکبوونەوەی حزب لایەنە سیاسیەکان لە مانگی ڕەمەزانە وەکو مژدەیەکە گەر بە هاوڵاتیانی بڵێیت من پێم وایە ئێمە ئێستا لە هەر کاتێکی تر نزیکترین لە گەیشتن بە ئاواتەکانی ئیگەلی کوردستان ئەو کەف و کوڵایکەوە هەندێک خەڵک ڕەنگە هەوێت لێرە و لەوێ هەزمی ئەم بەرەو پێش چوون و ئەو سەرکەوتنەی گەلی کوردستانی سەرکردایەتی سیاسی کوردستانی جەنابی سەرۆکی کوردستانی پێ نەکرێت بەدیتنی من هەڵچوونێکی کاتیە و سەبەبە سەرەکیەکەی چاوپێ هەڵنەهاتنی ئەم وەزعانەیە جاران مەترسیەک هەبوو ئەم جورە هەڵچوونانە کاردانەوەی لەسەر ژیانی خەڵکی دەبوو خوتان دەبینن ئەلحەمدولیلا بە تایبەتی لە پایتەختی هەرێمی کوردستان ژیان ئاساییە خەڵک پەروشیتی حەق وایە لە
ئاستی مەسئولیەتدا تعامل لەگەڵ شعوری خەڵک بکرێت ئەم خڵقاندنی کەش و هەوایە بەدیتنی من پێشی هەموو شت لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا نییە بەڵام بە تەسەووری من و ئەوی من لە وەزعەکەی تێدەگەم شتێکی کۆتیە و ئەم هەڵچوونە بە بێ ئەنجام کوتایی دێت و ئەمە یەکەمین جۆریشتیان محاولەتانە بۆ تێکدانی ئارامی ژیانی خەڵکی ئاسایشی خەڵکی بکرێتن لە دەرەنجام ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکدا تەمەنا دەکەین کە هەم ئەم کەف و کوڵا کوتایی پێدێت و هەمیش ئەو پەیامەی ئەمڕۆ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئومێدبەخشە بەوەی کە ئایندەیەکی گەشتمان لە پێشە و ئەمانە هەمووی بە خوشی دەگۆڕدرێنەوە. سپاس بۆ ئێوە. بەڵێ دیارە کاتەکە مەجای ئەومان نایە کە خەڵکی زیاتر بدوێنین من ئەگەڕێمەوە لای ئێوە ئەگەر ئێوە هیچ پرسیاری زۆر سپاس تافکارمە هەی من حسێن و الجەم يعني كلي الجم بازار قيصرية وقال ما زور سباس بوتا يدي الوي دريجي كشوا هوا كي خوش يدي وخرنا شاي كي وخرنا شربتها كي دودر ما كي كشوا كي خوش له ليري بلاستيك جاي كي خوش زور سباس تهي من حسام وزور سباس بافكار ما نعمة ماروسيجي كو لدهو كي قال ما دبو بل تماشاوان هجام فاجران جم مصطفى صلاح وباشيف دي بردام كه ام دو فاجرينا سر بابت الروحي وخوش كرنا بيونديه ديال خدي ما مصطفى زیادتر دا بحثا ایدی پیوندیا نوبینا مو خود دا پیوندیا مت نوبینا مو مدا یعنی دیال خلکی دا حتی چرا ده جبلیه که کون نویش کردن عبادات روزی گرتن پیوندیا مد دیال خود باشتر لکه روحی پاکشت که چه ام بشین پیوندیا خود دیال خلکی باش کن و روح خوشی برکاوه پیوندی یعنی پاکش بکن. جا او پیوندی کردنیوان بندو خواهی گوره هیا خی گەورە پێویستی بۆ پەیوەندیە نییە بەێ بەڵام لە سەروی ئەو پەیوەندیانەوە داوامان لێکا کە ئێمە لە نێوان خۆماندا پەیوەندیمان باش بیتن بەڵێ مەسەلەن بۆ نمونە هیچ کەسێکمان لە پێغەمبەری صلی الله عليه وسلم عیبادەت چاکتر نەکردیە و ئەمە لەوی فێربووینی وەنیە بەێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جیهاددا لە گەیاندەدا لە تەبلیغدا لە هەموو شتێکی فول بووە بە قەولی ئەو گوتی بەڵام تەماشاکەن خی گەورە کاتێک کە وەصفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم باسی عیبادەتەکەی ناکە باسی پارۆبەخشین و فلان و ئەو شتەی ناکە عەفوو باسی دەوڵەمەندەکەی ناکە باسی گەورەکەی ناکە لە ناو قوڕەیش بەڵکو باسی ئەخلاق و ڕەوشتەکەیەکە ئەو ئەخلاق و ڕەوشتە استفادة شيء وإنك لعلى خلق عظيم بله. إنك لعلى خلق عظيم لقر خلشي بوا حتى يعني بيونديويد ديال خلقي لقر خلشي تشاق بوا تمام يعني أو بيوندي أجر بيتو استثمار بكري أو وإنك لعلى خلق عظيم بتفسير تماشى بكيتشان بقوة سانجرينجا أو استثمار بكري منو تو أويتك استثماري بكين معناه ناخوشي لناوما نامينيتن يعني بروسيج امشين بيجين افيد بيوندي وانا ديال خلقي خراب يعني توشي نخوشين درونيد بين روحوانا مرتاحه هل فعلا او انسانه تينا جيشتيا او انسانه لمغزاي اسلام تينا جيشتيا مثلا بون منى تماشا كاين اما كوملك بن امام هي لا يحب احدكم حتى يحب لاخيه ما يحب لنفسه امن بيخوش بيدي بوتوش بيخوش بيتن وهروها من كان في حاجه اخيه كان الله في حاجته تمام خير الناس انفعهم للناس يعني هذا همي بحصه بيوندي خلقي ديال هذا همي اجتماعياتها باس اجتماعياتها وهروها اجر تماشاك ان الصلاه تنهى عن الفحشاء والمنكر فحشاء لقل شيء منكر لقل شيء تمام لقل خلق شيء لقل خواي قولا باش دام بحثي وان كسب كني دي لما بحثي عبادات تتكرين كنا نفيجي حس كن زياده تربتنيبن يعني تقولاتش كبرنا خوري وبتني خريكي برستنا خودي بن افتشتهانيت كم باشه يعني يونجي اجر خلقي بين دابران أو طبيعي الإسلام ده أولية لا رهبانية في الدين تمام. مثلا بتني ده بنشي أما أكلي مثلا لحالتك ده ما ويك ضرورة كإنسان بو محاسبة نفسي خوي بيدات شنوي خوي ما ويك بتني أبي برام لا حالة ناق لها محالتك مثلا تماشاكين لكاتي نيشكرنا كان ده بيلقى الخلشي بين بتايبتي نيجي واجب كان تمام هذه جمع وانا يعني لجماعة كان دانا بري لا اجتماعيات كان دانا بري كل كوملقات دانا بري حتى الروجيج دا يدي فتار وباشيف يعني أو حتى لنا من داري خوي لقى جيراني خوي لقى الخلش خوي أو علاقاته أو بيوندية چونك يكك لا هرش كان يخوي جورا
باسی پەیوەندیە من وصلکی وصلت ومن قطعکی قطعت هەڕەشەیەکە ئەوەی پەیوەندی لەگەڵ خزم لەگەڵ دۆست لەگەڵ برا لەگەڵ یعنی هەندی کورتیان بێژین هەندی ئەم بشین پەیوەندی خود گەل خودێ باشکی بێت ئەم پەیوەندی خود گەل هەفتوو باشکی ئەسڵان ئەگەر پەیوەندی لەگەڵ خوای گەورە زۆر باش نەبی یعنی ڕەخنەم لێ نەگیری لەوانەیە خوای گەورە عفوت بکە لەوانەیە ئەگەر نوێژ نەکرد بەس ئەگەر گەڵ خەڵکی خراپبێت محاڵە چونکە خوای گەورە خۆی بە وەچیلی خۆ دائانێ بەڵام بە وەچیلی خەڵکی دانانێ تمام ئیدی مامۆستا یعنی پڕاستیژی پێ نەخۆشە بێژمەتە وەختی مە هەند دەرفەتدامە بەس هەند چین وەختی بدینە بێ باوەتی مامۆستا ساڵح باتاسی پێشنەوێژ و تارخێنت و بە ساعتێ دەگەڵمەدا بووی زۆر سپاس بووتە و زانیاریەتە دەربارەی ڕۆژی وەکە ڕاهێنانەکە ڕۆحی و موفق بن کاکشوان وڵای یعنی هەندێک لەقتەی جوان جوان پیشانەدەن لەو شەوانەی ڕابردوو کامێرەکەتان وەبزەم ئەوە بوو لە ناو پێشمەرگە بوو یعنی لەقتەیەشی زۆر جوان و ئێشڵام هەر بەردەوامی پیشاندانە تایبەتیژی یەن پێشمەرگەیچ ئەوان خزمەتەگەلێک مازن کرێژ بوو ملەت الله خوای گەورە پارێزراویانەکە خوای بیان پارێزی ئینشاءالله برای تماشاوان هێژا ئێدی دێ بەرەف باکووری کوردستانی بچین یعنی هەیڤ ڕەمەزانێ بگشتی یعنی الجیهانی هەمیە تایبەتیژی ئەم بەحسی باکووری کوردستانی بکین یعنی ji بووی یعنی نزیکردنا خەلکی بەحەزکردنا ڕۆژێن بەرێ یعنی خوردکردنا یعنی پەیوەندیان کۆمەڵاتیان جوواکی زیاتر تێ بەحەزکردن لە ڕۆحایژی زیاتر خەلکی ڕۆحا باکووری کوردستانی لە هەفتوو نزیک بن تایبەتیژی هەیڤ ڕەمەزانێ تایبەتیژی لە مەفتار و پاشیوە بەحسا ڕۆژێن بەرێتکن و بەحسا خۆردکردنا تێکیلیان جوواکیتکن زیاتر ئەمێت وێک پاکێجێدا خۆردکردنا تێکیلیان جوواکیل باکووری کوردستانی بین و گەل هەفتەریمەل باکووری کوردستان Li Sewreka Rihayê bi hevkariya Qeymeqamê Bajêr bi şiyara gelê me tê ba hevdû ji bo 3000 welatiyan xwarina iftarî hate dayîn. Xwarina Teqa Hasan Çelebî hate dayîn eleqeyeke mezin kişand û beriya iftarê saetekê hemû maseyên hatibûn dayîn tije bûn. Welatî dibêjin her çiqas ew bereketa berê ya iftarê nemabe jî bi çalakiyên wisa dilê wan xweş dibe. Rojê kevin maşallah pir xweş. Naz yaş xweş dibe ama işte nola bere ne. Di Remezanên berê de rêk û pêkbûnek hebû. Her kesî ji dil û can rojiya xwe dikir û bi hevra Remezana xwe bi kêfxweşî derbas dikir. Niha hemû kes li mala xwe iftara xwe vedike û çanda Remezanên berê nemane. Her çiqas çendîn welatî bêriya Remezanên berê bikin jî welatiyên ku şikuriya xwe bi dîtina Remezaneke dîtir dikin jî hene. Ya rojî pir xweş ji me yekçara gencar re nizanim. Çıra ihtiyarlarında? Ya yekçara emrê me demiş yani lava xwe ahireta xwe düşünmüş dibin em bîşê xwe düşünmüş dibin. Ama gencar nizan ser merdav düşünüyor dibê bira fena mebin. Welatî dibêjin ji ber ku ew manewiyeta Remezanên berê nemaye pêwîstî bi çalakiyên bêhtir yên bi vî rengî heye. Lê bi tenê ev çalakî nebesin pêwîst e welatî li hev bicivin civatan bigirinin û şevbihêrkên Remezanê çêkin wekî mînaberê.
برای تماشاوان اینجا ادی ساعت دوم یا پاشیوه همه بردان کین بجاری جیم دید چین کرکوکی دیل کرکوکی پرزگری کن سیاسی هنم بس هم بحثا پرزگری کن سیاسی نکین همه برف چایخانه که وب چین ادی بحث کردن نواس یعنی و چایخانه دا بحث سیاست بیت کردن قدغه بهر شوی کی هر کسی بحث سیاست که یعنی قدغه ناف و چایخانه دا نوا کرکوکی دا ادی زاتر ترکمانان یاریا سنسنیانه کریت نوا چایخانه دال دست بکلید نکه همین توا همین اولپیک و سنسنیانه افیاری هنب تایباتی نوا کرکوکی دا ادی دنگ و دا او گل زیرک نوا و یاری دا می بحثا سنسنیانه و یارین یعنی تایباتین فولکلوریت نوهای رمضان دا و برف چایخانه کرکوکی کو بحث کردن سیاست لوی داره قدغه و گل هفکاریمات نوا کرکوکی دا لە نێو ئەم چایخانە ئەم پیاوە دانیشتووە و چاوی لەو دەرگایە کە یاریکەران لی دێنە ژوورەوە سەید حەسەن کە لە نەتەوەی تورکمانە زیاتر لە 40 ساڵە خاوەنی ئەم چایخانەیە جیاواز لە هەموو چایخانە و کافتریاکانی کەرکووک سەرپەرشیاری چایخانەکە توانیوێتی بە گفت و قسە خۆشەکانی هەر سێنەتەوەکەی کەرکووک کۆ بکاتەوە دانیشتنی ئەم هاوڵاتیانە بە جیاواز لە دانیشتنی سیاسیەکانی هەرسێ پێکاتەکەی پارێزگای کەرکووک هەموو شەوێ کۆ دەبنەوە و ئەوەی قسەی لەبارەوە نەکەن سیاسەتە چونکە خاوەنی چایخانەکە قسەکردنی لەسەر سیاست قەدەغە کردووە هۆکارەکەشی دەگێڕێتەوە بۆ ئەوەی کە کێشە لە نێوان یاریزاناندا دروست نەبێت بەو پێی کە لە نەتەوە جیاوازەکانی کەرکووکن ئێمە لەم چایخانەیە زۆر خۆشحاڵین بە درێژایی ئەم مانگە بە شەوان یاری دەکەین ئەو کەسانی دێنێ ئێرە پێمان وتووە کە باز لە سیاست مەکەن چونکە پێمان خۆش نییە ناکۆکری بکەوێتە نێوان هاوڵاتیانەوە ئەوانەی کە دێنە ئێرە دەڵێن تا درنگانی شەو ئەم یاریە فۆلکلۆریە دەکەین و پێش بانکی بەیانی دەچینەوە ماڵەوە ئەمە 11 زەرفە ئەمش سینی ئەمەش پێڵین منجوخ تر بەسە بەجۆرەی وەستا مەسەن ئەکەم لێرە داینا وەستا خۆی ئەزانێت 3 زەرف بکە یا 4 زەرف یاری بکە هەیە وەستایش هەیە وەستایی مەسە لێرە دەرچوو جیاتر بۆ نیە لەوێ دایناتەوە ئەوە وەستاییە عەجەمیش احتیاجی حڕی لەکوێ دایانەی داینە هونەرمەندانی میلی شارەکەیش بۆ ئەو یاریزانانە زۆر نادەژەنن کە براون و تاپڵی سەرکەوتنیش لێ دەدەن بەهۆی قەرەباڵغی چایخانە و کافتریاکانەوە لە شەوانی ڕەمەزاندا بەرپرسانی شاری کەرکووک و پەرلەمانتاران سەردانی ئەم شوێنانە دەکەن و بە دەرفەتێکی باشی دەزانن بۆ تێکەڵبوون لەگەڵ هاوڵاتیان شەوانی ئەم شوێنانە زۆر جار دەبن بە گۆڕەپانی بەرپرسان و سیاسیەکان لە نزیکەوە لە ناو هاوڵاتیانە بگەڕێن بۆ ئەوەی گۆم لە کێشە و معانەتەکانیان بێ ئاەتیان پێویستە ئاەتیان پێویست نیە هەروەها ئەم مانگی ڕەمەزانە ئەم جێگەیم ئەمڕۆکە اختیار کرد لەبەرەوە ئەمە جووتقاوەی پێڵێن کەوا شوێنێکی دێرینی شاری کەرکووکی خۆشەویستە هاوڵاتیان باس لەوە دەکەن کە کەیف و خۆشیەکانیان لە سای هێزی پێشمەرگەدایە کە شارەکەیانی لە هەڕەشەی داعش پاراستووە لێرە بەلای یاریزانانەوە گرنگترین شت دۆزینەوەی ئەم میرۆیە دۆزینەوەی ئەم میروە ئەوان خۆشحاڵ دەکات و دەیانکات بەبراوە هاوڵاتیان و یاریزانانی ئێرە دەڵێن ئەگەر سیاسیەکان لێمان بگەڕێت ئەوە هەموو پێکاتەکان لێرە وەک برا دەژین و هیچ کێشەیەکمانش نییە سۆران کامەران کوردستان 24 کەرکووک هیدی پرستیش تشتکی باش ور هیلای افکاری ما هم دلوش صد نوات چای خانه داشت که همین جیگل اک بحثه یعنی سیاست کریه دید تشتکی خوشت نوات چای خانه دا بحث سیاست نیه تکرن نام بو نانوان آنکو افکاری من سوران بو یعنی دا خزال بودن که نام بو نانوان گوش جی بو قصاب همه بردان کین توار دوی و ساعت دوی جی هم دزیده تر بحثا ورزش و خارنين يعني فايده يعني مفا نوعي في رمضان دا بكينج ديال برئيس الشيخ محمد امين وك يعني الراهناني ورزشي برئيس الشيخ تقال بخير هاتي خير دار بسپاس ام دسبيك بحثا خارنين مفا جبوي لشي
وش بوی ورزشکردنی هیوا رمضانی دا بکین چه خواردنێک یا باشە و چه خواردن یا خراپە خۆشە دیر بخین زۆر چاکە پێ خۆشحاڵم لێرە ئەم شەو میوان بووم کە بتوانم یارمەتیان دەم بەنسبەت ئەو پرسیارانە کە بەڕێستێتی بەڵێ پێشت دەست پێ بکەن خۆ دەزانی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە وەکو شتێک کە مرۆڤ پێویستی پێ بۆ خاوێنکردنی لەش یەک لەوانم ئێمە پێڵێن دیتۆکسین لەو کاتێک یەکەی کە بۆ کاتژمێری ڕۆژانە ناتوانانی نان بخۆی لە کاتی فتارکردن ئەتوانی دەست پێ بکە ڕۆژانەی خۆت پێش ئەوە وەکو خۆمان نەزانین گرینگە مرۆڤ پێویستی بە ئاوە لەگەڵ تۆزی شیرناتی ئەتوانی بەڕێگای خورمایەک بێ یان شیرە منێک بیت تۆ ئەو کەسێکە و حەزی لێ دەکە اینجا دەست بە خواردنەکەی گرنگترین شتەوەیە لە کاتی کە بتوانی دەست پێ بکەی ئیس وەکو کوتەنی شۆربایەکە شتێکی بچووک بەسیت بۆ ئەوەی نامعیدە دڕی خەڵۆت ئیش بکاتن شۆربە چ بێتە دروستکردن یانێ بۆ نیسک بی زۆر باشە نیسکش هەمی حتما دەست پێکی خۆرمە و ئەو پشتنگی نیسکی مرۆڤ دەست پێ بکە حتما دیڤێ چەندێ ڕۆ چ خواردنێکیان دواتر ئەتوانی شتێکی بەسیت بخۆی بۆ نمونە خۆتەزان لە کوردەواری خۆمان کاتەکانی شەوان خواردنی گۆشت زۆرە ئەتوانی ئەوە بۆ نمونە نەیخۆی ئەتوانی ڕایگری یعنی نەخۆین ئەن هەندێکێ بخۆین ئەتوانی ئەمینێ ڕغبەتی خۆت بەڕای من کە خۆت ئەزانی گۆشتی سپی بەڕێگای پرۆتینات شتیوە زۆر باشە بەڵام گۆشتی سوور ئەمە شتێکە زۆر بۆ وەرزشکار مە پێ چێ بت گوشتی سۆر خۆشە دیر بخین یعنی ڕاست شتێکی زەحمەتەژە نزان کۆ تەماشەوان یعنی دیڤێن ڕێنمایان هەنێچن باسیویتکین یعنی زێدەتر یعنی مریشک و ماسی بن حتمەوە بۆ وەرزشکار شتێکی زۆر باشە و ئەساسی بیدایەتی کە وەکو ئەو کەسانی کە دانەی وەرزش بکەن گرینگە بەڕاستی بۆەوەی کە پرۆتینات شتیوە لەناو ئەم مادانەتدا پێویستە ڕۆژانە بیخۆی لە کاتی فتار زۆزا من پرسیارشم لێ یەکەم دەڵێن مامۆستا من کە لە پاش فتار چی بخۆم باشە من دەڵێم ئەو کاتێک کە مرۆڤ چ دڵی بۆ چوو ئەبێ بیخۆ بۆ ئەوەی کە بزانی حتا مرۆڤ جارێ نەبێژت کە خراپەوان باشە ئەگە دڵی مرۆڤ کوێ ئەبێ بیخۆ تمام خۆشمان نەزانی مرۆڤش ئەفیاسایە خۆش ئەفیاسا دڵێ ڕاستە وێ من پشتگیری ناکەم دەڵم ئەو شتە دەبی لای بیخۆی بەڵام شتێکێک کە بە خۆمان هەمومان نەزانین کە برسی بوو ئینسان هەموو شتێک دڵی ئێستی ئەیخواتن بەڵام هەموو شتێک بم بەرنامە دەنانی بەرنامە زۆر گرینگە پێش ئەوەی کە تۆ دەست بە وەرزش بکەی پێویستت بە خواردنێکی مەزبوطدایە بۆ ئەوەی کە لەشت لەو کاتژمێرێک کە تۆ بە ڕۆژی دابی ئایا 16 ساعتە ڕۆژانە ئەوە لەشت هیچ خواردنێکی ناتەناوێت دەمێنێ وەکو تەنی تۆ لە بەیانی تاکو شەو هیچ ڤیتامینێک نەچتە ناو لەشت هیچ تاقەیەکت نییە ئەو کاتی ناتوانانی تۆ وەرزش بکەیت پێویست بە چێ ئەو کاتێک ناخواردنێکی بەسیت بۆ ئەوەی لەشت بێتە سەر میزانی خۆی بۆ ئەوەی زەختی لەشت وەکو نۆرماڵ بێتە سەرەوە ئەو کاتی ئینجا دەتوانی دەست بە وەرزش بکەیت ژۆ دەبینە سەر بابەتێش هەمەی گرنگتر و وەرزشکردن بەڵێ هەیوا ڕەمەزانیدا ئەف پرسگرێک جەم وەرزشوانە درست بە ئەوە کۆچ وەخت بچنە وەرزشێ ئێدی شەف زێدەتر وەخت زی کۆچە بەڵێ چ وەختە گرنگت هەیوا ڕەمەزانیدا مرۆڤ وەرزشێ بکە تایبەتیش بۆ وەرزشوانێکی کو یعنی ڕێکی لە شەی یا بەرنامەت وەکیوە زۆر سپاس دەکەم بەنسبەت ڕەمەزانان ئێستا دوو ڕێگایە بۆ ئەو کەسانێک کە بۆ ڕۆژینی ئەتوانن ڕۆژانەی خۆن بەرنامەی خۆیان هەبێ بۆ کەسانێک کە لەش دابەزینیان هەیەیان ئانەوێ لەش خوان ڕێکوپێکەن وەکو پێدەڵن ڕەشاقە بۆوان بەیانیان کاترین باشترین کاتە بۆ ئەوەی چکە بەیانیان لە ڕێگای تەسەستۆرۆنت لە هەموو کاتێکی باشتر ئەگەر ڕۆژی بن ئەگە بڕۆژی بن ئەو کاتی دەمینێ شەو بەس گرینگە شەو لە بۆ من لە پاش دەی شەو بۆ سەرەوە نەتوانی بیکەیت چکە ئەو کاتی وەدە دەکە شەوان نەتوانی بوونی ئاوجەش گرینگە دیش مەبێت ئەم بەری دەهی شەوێ وەرزش تەمام بەڵێ هەتا پێ دەکرێت بۆ کاتژمێر 8:09 تاکو دەی شەوەگە بتوانانی زۆر گرینگە تەمام ئێدی وەرزشکردن هەیوا ڕەمەزانیدا جدایش وەرزشکردن هەیڤێدی چونکی مەسەلەن مرۆڤ گەلە ماندید بێت ڕێکین وەرزش ئەو ئامیرە تێنە بکارینان بۆ وەرزشکردنی هەمان ئەو ئامیرن هەمان ئەو حرەکەنە یانژی ڕاستە گۆڕان کاری دەمێنێ ئەو کەسێکە وەرزشکارە ئایا ئەو کەسە لە بیدات دەستی پێ کردووە ماوەیەکە ئەیکە ئەو کاتی توانی بەرنمەیەکی دابنێ بەڕێگایەکی سروشتی بتوانانی بەرنامە ڕۆژانی خۆی بیکە گرینگە بەڕای منەوە گرنگترین ئەوەیە خۆت چۆن ئەتوانی لیاقەت چۆن ئەتوانی وەرزش بکەی ئایا کەسێکی کە ئەتوانی خۆت ئازار بدەیە و هەتا مستەوایکی وەرزش خۆت بیکەی یان کەسێکی پێویستت بەوەیە کە بتوانانی بەرنامەی خۆت گونجاو بکەی بۆ ئەوەی چکە ئەو مانگە مانجی ڕەمەزانە بەردەوام ڕۆژانەی خۆت ئەتوانی ئەوە دانێ بەنسبەت جەدوەلی ئەو کەسەی کە بۆتی داناو یان ئەو کاتێکە جەدوەلەکەت هەیە بەڕێ سوشیالدی زێدەتر گەلە جۆرە بەحسی هەندی تێتەکرێنیدی مەلەوانی نۆڤ ئاڤێدا بەڵێ یعنیش هەمی وەرزشێکی باشترە چ جیاوازیت نۆڤینە مەلەوانی وەرزشێندەدا هەیە تایبەتیش هەیوا ڕەمەزان مرۆڤ
ئەگەر زۆر چاکە خۆ دەزانی مەلەکردن و ڕۆشتن و ڕاکردن بۆ مرۆڤ ئەوە شتێکی ستاندارتە وەکو بڵێ کە مرۆڤ پێویستی پێبێ بەنسبەت مەلەکردن وەکو وەرزشتنی ینی بەڕێگای سووتانی کەلۆری سووتانی چەوری سووتانی تاقە لە هەموو وەرشەکان زیاتر ئەتوانی باشتر بەکاربیینی ڕاکردنش یەک لەوانە بەڵام ڕاکردن خۆتەزانی هەموو کەسێک ناتوانێت ڕاکە بۆ ئەوەی چکە گرنگە بتوانێت ئایا تەندروستیم چۆنە نەخۆشی دڵم هەیە خۆم پاراستووە کەشم هەیە نیتم ئازاری ئەژنونم هەیە ئەو شتانە گرنگە پێشەوەی بتوانانی ڕاکەی بەڕای من پێشەوەی بچێت بەرنامێکی ڕاکردن باشە ئەم وێب دەرفە بزانین هەفکارێک مەهەیەت نەوە کوردستان بیشتردا بارزان یعنی چ تشتێک مەگوتی بخۆ ئەو کەلۆری تێدا سعراتت حرارەتی دانە بەڵێ چۆن مرۆڤ یعنی خواردنێ بخۆت بەس کاریگەریت سەر مرۆڤی نەبێت یعنی دی مرۆڤ خۆشەمی تشتا دیر نەیەخت ڕاستە خۆی بەڕاستی ئەگەم مرۆڤ شتێک بخۆ کێشە نییە بەڵام لەوەی گرنگکە ئەو شتەی خۆم ئەتوانم ڕۆژانە بیستێنم ئایانە ئەو پرسیارەکە دەبی خۆت بۆ خۆت بیکەی هەر شتێکم من خواردم ڕۆژانە ئەبێ بیستێنم ئایا بەڕێگە هەر شتێک مرۆڤی خۆڕێدی دەست بخواردانێ بکەن ناڵێم دەست بەخاردان بکە بەڵام بەموو ڕێگایشترێ یەک لەوانە وەکو میوانی پێشتە بەڕێز باسی کردی نوێشکردن یەک لەوانەیە کە مرۆڤ پێویستە بیکە ئەویش وەکو وەرشێک ئەتوانی بیکەی ڕۆژانە ینی بابەتێکی پێک بەگرێدا نوێژکردنیش هیچ ینی وەرزشین گرنگ حتمما یەک لەو شتانەیە توانی کە بتوانی دوای خاوێنکردنەوەی لەش گرنگە لە ڕێگای خواردنی ڕۆژانە چه خواردنێکی دەی لەشت پێویستم بەچێ هەیە لە کاتی فتارکردن لە کاتی شەو دەرەنگ پێشەوەی کە ڕۆژ هەستی پێویستیم بەچێ بیخۆم ئەوانە بەڕاستی زۆر گرنگە من زۆر جار بە خەڵک دەڵێم تۆزێ بەڵانس بدۆزۆ لە ڕێگای میوە لە ڕێگای سەوزە لە ڕێگای خواردن ئەگە بیتوانیوانە بدۆزیەوە ئەو کاتی توانی ڕۆژانەی خۆت زۆر مەزبوط چ میوە چه فێقی چه کەسکۆتی زێدەتر باشترە بوو یعنی ئێکی کەسێکی بێت یعنی ڕەش یاریژین ڕەشیق بێت یعنی زۆر ڕێکوپێک بێت ڕێکوپێک بێت خۆمان نازانی کە میوە بە دوو ڕێگا هەیە میوەمان هەیە کە بۆ نمونونەکە شەکری ئێمە پێڵن لەو شوگەر ئەنفاس شوگەر کەوتنی ئەو شەکرەی کە دەستە ناولەش بەڕێگایکی سەری ئەستن ناو لەشی مرۆڤ ئەویتر تۆزیشتری پێ ئەوێتن یەک لەوانە خۆتەزانی بەکارهینانی سێو گرنگە ڕۆژانە بیخۆی زۆرجار من بە خەڵک ڕێم ئەگەر پێویست بەتاقە بوو سێوێک بیخۆ باشترە من نەگەرچین یا سێوان ناخۆ ئەتوانی فێقیەکە مەسەنەوەکی سێوێ هەبێت چ بخۆم ئەتوانی بۆ منە شووتی یان ئەوە شێ بۆ تیژی ناخۆم دەمینێتە ڕێگایتر ئەتوانی مەسەن بۆ شەبەتێکی تەبعی بکەی بخۆت تەمام ئەزت لیمۆیە پرتەقاڵە ئارەزوی خۆت و کەسکاتی کەسکاتی ئەمینێ بەڕاستی کەسکاتی لە خیارەوە زۆر باشە ئێستایتمە خیار خواردنە کە لەم زۆر باشە بۆ مرۆڤ خاستم بۆ پیاو کەلەمی و خیارەوە حتمما هەر شتێکە تۆ توانی بیخۆی بەس ئەوانش هەتا حەدەشی ئەتوانی تەمام ئەیدی ئەوە بەحسا مەفتۆرە کرد مە بەحسە وەرزشی کردم دە بچینە پاشیوێ پاشی چ خوارم بێتە خوارن یعنی کەسێک وەرزشوان هێزا خوەرگرێت بۆ ڕۆژی هەمیە زۆر گرنگە بەڕێگای پرۆتینات بۆ نمونە ناتوانانی هێلکە بیخۆی ئەو ئەمینێ هێلکە خۆی بەڕێگای هێلکە کوڵان ئەی خۆی ئەو کاتی کە خواردت بەبێ سەردێنێکە کە هێلکەت زەردێنەوەی خڕۆبە بەس بۆی خراپە خۆستۆڵ بەرز دەکاتەوە بەس ڤیتامینەکی زۆرشی تێداوە بۆ وەرزشکاران تەمام بەڵێ چ خواردنەکەدی من بەنسبەت خۆم شخصیان زۆرم تاقیب کردەوە لە ڕێگای ڕیشەچ و تەستەکانی خۆمان کرد لە دەرەوە بینیمانە یەک لەوانە خواردنی نۆکە بەڕاستی نۆک و لۆبیا ینی شتێکە بەڕێگای پرۆتینات و ڤایبەر و تاقەی زۆر تێداوە بۆ ئێوەش وەختی خۆی زۆر خەڵکی خواردووە زۆر تاقەش باشە بوو بۆ مرۆڤ تەمام ئێدی بەڕێز و شەرم دێ زیاتر بەحسە وەرزشێکی یعنی ڕۆژی تایبەتیژی بەحسە فتنس کەمال ئەجسام پڕاستی لە شێوەیەژی ڕێکۆپێکە ئەجی حەسکم بۆ ساڵی بم بەس نزانم هێشتا مە دەست پێ نەکردی ئەگەر هەن پشتێن هێندا ئامۆژگاری هەڵما بکەن تەماشاوێنژامێ بەرەف هەفکارێمە منیر سەلیم vəچین لە شار باژێر لە گوندێ تەگەران شێوەیەکی ڕاستە خودت گەلمەدەبە منیر سەلیم ئەف دەمێتە باش ئێدی وەکی هەرجار ئێدی تو چە جێن خۆش گوندێن خۆش ئیرۆژی ئەزێ پشتڕاستم تولجایەکی خۆشی منیر زێدەتر بەحسا پاشیوا گوندێ تەگەران کە یعنی جداهیاوی گوندێ دیال گوندێ دی و خەلکی وێ دەرێ چاوە بەحسا پاشیف و فتارێ و ڕەمەزانە بگشتیت کند ناوە باشووری کوردستانێدا و تایبەتیشی گوندێوان دەم باش شڤان ئەز نەها لە گوند تەگەرانمە گوندە تەگەران بە دووری تقریبان
40 کیلومتر لە باکووری خۆرهەڵاتی شاری سلێمانیە فعلا گوندی تەگەران 100 ماڵە 470 کەسن ئەم گوندە شوان هەرمەیان هەیە قۆخیان هەیە تریان هەیە و جیاوازی نێوان ئەم گوندەم خانەوادە بەڕێزی ئێمە لێرەین لە گوندەکانی دی ئەوەیە ئێمە لە ماڵی مام سدیقین مام سدیق ئەو پیاوە قۆزەیە لە تەنیشت دادە بەدریەوە دانیشتووە مام سدیق یەکێک لە پیاوە ڕۆشنبیرەکان هەرچەنە ئاوا بە سەرسیما سی دەکەی وا ئازانی عشارە بەڵام ئەو عالی شریعەتی ئەخوێنێتەوە مامۆستا لەبەرەوەی ئەم شەو گەلێک قسەی خۆشی بۆ کردین پێشەوەی ئێمە بێنە خزمەت جەنابتان ئێستا دەچمە خزمەتی بزانم مام سدیق ژیان و گوزەرانی ئەو ساو ئێستا و ئەوانە چۆن بووە اینجا کاک سدیق جان با من بێمە خزمەت جەناب یەک تۆزوەرە پێشەوە ئەرە وەڵڵاهی مەمنونی جەنابە دەبم ئەم کاتە دواژ مام سدیق کاتێکە شاد بێکاکەم کاک سدیق باسم بۆ بکات تۆ لەگەڵ دادە بەدریا دانیش دادە بەدریان ئەو چاش هەرێرە بێ هەر مشکلە نییە پێم بڵێ تۆ دادە بەدری دەستنیشان کرد یا دادە بەدری تۆ دەستنیشان کرد وەڵام من ئەوم دەستنیشان کرد عادی دە شتێکی کورتمە بجەڕەوە ئێمە چۆن بوو یعنی ئێمە خزمی یەکین خزمایەتەکە دایکی خێزانەکەم پوری باوکی منە بەڵێ ئەرەوەڵا ئیتر لەو ڕێگایەوە من اختیارم کرد و بە باوکم ڕاگەیان و بە دایکم و ئەوانیشتون خوازمێنیان بۆ کردم و دایانمێ زۆر باشە دادە بەدری تخوا با بێمە خزمەت نابێت بزانم لەو کاتەوەی کاک سدیق هات پێت خۆش بوو تخوا پێم بڵێ قەینەکە بەس بینی خۆمانامە کەس نایزانێت بەخێر بێنی یاخوا سەر چاوم وەڵاهی بڵێم چی پێم ناخۆش نەبوو تر یعنی پێت خۆش بە دادە بەڵێ ئایدا بڵێ پێم خۆش بوو بێ قەزابی بەڵاوی طبیعیت خەڵ بوورە کاک سدیق ئەوە نا ئێستا لە تەنیشتایە پیاوێکی چۆنم بۆم باسکە وەڵا خراپ نییە پیاوێکی قسە خۆشە سوعبەت چییە زۆر حەز بە ماڵ و میوانەکە حەز بە ئاموش و خزمەتیەکە زۆر زۆر باشە دادە بەدری باسم بۆ بکە بە بیرەوەری جەنابەت لە کەیەکەوە بە ڕۆژووی یعنی ڕۆژی ئەو ساو ڕۆژووی ئێستا چی فەرقە هەم لە ڕووی خواردنەوە هەم لە ڕووی کات و لە ڕووی نازانم زۆر دەمێکە بە ڕۆژوو ئەگرم فەرقەکەی بڵێم لە چیە ئێستا جیاوازی وەڵا بڵێم چی خواردن ئەوسا چیتان نەخوارد وەڵا جاران خواردنی کوردەواریمان دەخوارد مریشکی کوردی بوو قەل بوو قاز بوو ئیتر شتی خواردنی کوردەواری تر بوو دوی نەبوو وڵا دوینە ئێمە دوینەمە قەت نەکردو نا بەس دۆکوڵیمان دەخوارد بەکەش بەکەش کراوە ئەی باشە ئەیدی ئێستا چی ئەخۆن وەڵا ئێستا هەر زۆری برنج و گۆشت و مریشک و ئیتر گۆشتی حیوان بەس کوردی نا کوردیشی تیا جارجارە بەس کەمتر بخوا یاخوا سەلامەت بن ئینشەڵڵا ژوان جابا من بچمە خزمەت کاک خالد ئەمین کاک خالد جەنابەت ئەنجومەنی گوندی ئەم گوندە با بڵێن لە ڕووی ماڵ و چۆن ئیدارەی ئێ جەنابەت ئەنجومەنی کێشەکانتان چینەوە وڵات کێشەکەمان ئەوانەیە کە ئێستا بڵێن سەرتاکە دیار بێ ئێستا پرۆژی ئاومان باسەرەن کەمە ئەو کاتێمەکە پرۆژیاومە بۆ دەرچووە 43 ماڵ بووین ئێستا تقریبان 102 ماڵە بە زیاشەوە یانی ئەو پرۆژێت تەکمیلە نییە و کەمە ئەوە یەک لە ڕووی بابلێ قوتابخانەوانەیە ئەو کاتێمە تا 6مان هەبوو ئێستا لە نۆش هەمانە خوێندکارێکی زۆرمان هەیە لێرەوەچی بۆ سیتەک یعنی لە ڕووی بابلێ خوێناکەەوەمانەوە بچووکە داواکارن لە حکوومەت بێ بەهانەتانەوە زۆر باشە شوان ئەم پیاوە ناوی کاک مححموودە کاک مححمود تۆزێ وەرە تۆزە خۆ خنجقیت کەرەوە با براژن من نەڵێ کاکە پیر بووە بێ قەزاو بێ بەڵاپی کاک مححموو ئەوترێ سێ لە مناڵەکانی جەنابەت دڵیان لە لای ڕاستەوەیە ڕاستە؟ بەڵێ ئەی ئێوە چۆنتان زانی ینی دڵیان لە لای ڕاستەوەیە کەی زانیتان؟ وەڵاهی تر بە لە ڕێ خەستەخانەوە چیان بوو مشکلان چی بوو تا زانیتانەوە؟ وەڵی تۆزەوە نەخۆش بوونی تر لەوە فەحسیان کرد کە دڵیان لای ڕاستە ئەی جەنابەت دڵ لە لای ڕاستەوەیە؟ ناوەڵا کاک مححموود جەنابە بە بیرەوەری جەنابەت لە چەند ساڵیەوە بەڕۆژوو بووی؟ من وەڵاهی دەمێکە بە ڕۆژوم دەمێکە یعنی چەند ینی؟ وەڵا برێم لە 5 ساڵیەوە بە ڕۆژوم جەنابەت لە 5 ساڵی جەنابەتەوە نەک 5 ساڵە لە پاین تەمەنم 5 ساڵ بووە کە بە ڕۆژوم زۆر باشە لە ماڵی ئێوە بە ڕەمەزانە چیتان نەخوارد ینی چی هەبوو خواردن ینی مەلا ینی بە خەبەر بوونەوە پارشە و چۆن بوو؟
وعنی زوو یان ئێستا زوو قوربانی وەڵی زوو ئیتر هەر شتی کوردەواری بوو پاشەوان ماسمانە خوارد کەرەمانە خوارد ئەمانە ئەی ئێستا کە بە ڕۆژێبی بە چیەوە مەشغوڵی ینی ئەو ئیشەی جەنابەت ئەمڕۆ مەسەن ئەیکەی کاریگەری لەسەر ڕۆژەکە دانانێ واللهی ئیتر بەرەوەڵا جاریوات و نیشمە بێت خۆگرم خۆ دەگری بەڵێ زۆر باشە ئیشەکە چییە؟ وڵا تراکتۆرم پێە ئاوە کێشم بەو بینەوشتانە ئەمەی پشتی تەگەرانویتر ئەم ئینانە زۆر باشە ئەی ئەو قەیرانە کاریگەری لەسەر ڕۆژانی جەنابدانە ناوە کاک مەحموود وەکوتی چزانم ینی سعری ئاوبردن و ئاوێنان کەمتر بێت لە جاران یانی شتێکی لەوە ئێستا زۆر فەرقی کردو زۆر کەمە ئیشکەم بۆ بەعام زۆر باشە تخواکە جەنابێت یەک لەحظە بێتە پێشەوە ببرە ئیشی جەنابەت چییە؟ وەڵا من فەلاحم هەرتوڵی زاریم لەم بەرهەمی باشە زۆر باشە جەنابتان زۆر باشە جەنابەت ئێستا جووتیاری چۆن مەسەرەن ئیشەکەت لەگەڵ ڕەمەزانە یەگێتەوە ینی زەحمەت و مەینەت و وڵاتەوان فەرقی لەگەڵ ڕۆژانی کاچی ڕەمەزانان پیا و هیلاگە بێ و ناتوانانی بە ڕۆژوویت ئیش بۆ ناکرێ مەزوور جاریات دو بانگی وارێ ئەچین پاراوەڕێنەوە ئیشی سەرحات شەکەین قەت ڕێکەوتووە مەزەن تۆ ئەوەنەتینوت بێت لە ئیشەکەدا لە فەلاحیا و مەسەرەن بیشکێنی وەڵام تێشی کەوتووە بەتەشێت فەلاحی ئێوە چییە زۆر بەرهەمتان چیە ئەو مامۆستاجا وڵای ئێمە زیاتر خیارمانی وتەمادە و کولەگە و لە زەرعادا لە باغی ژات هەرمێ و قۆخە و قەیسی و ترێ و ئەوشتانە هەناردی ئەەکەن بۆ دەرەوەی گوندەکەتان بەتەشی بڵێ زۆر باشە با بێمە خزمەت ئەو پیاوە بەڕێزت خوا با بێمە ئێرەوە ئەم کاتی جەنابەت باش ماشەڵا زۆر شیک پۆشی و خۆش خۆ ئامادە کردووە ئەم شەو نای بەڕێزت چی بوو برە غەریب کا غەریب باسی ڕەمەزانی کۆنم بۆ بکە ینی کۆن جەنابەت زۆر پیر نیت ینی نەک زۆر پیر نیت بزانین بەڵام ڕەمەزانی ئەوەی کە ببیرت بێ ینی ڕەمەزان گرتووە چۆن بوو یان جەژنان چۆن ڕەمەزان چۆن بوو ساڵان ڕەمەزانان دیەکە کەم بوو بله هفکار ما منیر سلیم تو لگونده تگران لدورا شرباجر دیگر ما دو بشه که راستخو لگوندی دیز زتر تبحثا پاشی وای گوندی که زور سپاس تا منیر زتر بحثایی که یعنی طیبت مندی که طیبل دفته منیر یعنی چه گونده کی یعنی تو یعنی راست چت نوا خیزان دا یعنی واه خاص مرو فزرد که تو اندام کیش ناف خیزان دی و نعمت که خودی الدفر کسی کنی از باری دامه اگر تو بچه بیابان جی ادی تو نامینی اصل چه جه کی زور سپاس منیر تبشه که راست خود گلم دابوی بله تماشاوان هنجا امی بردام کن سر برای سوشیاری امی زیادتر بحثا وجاره بحثا ورزشا مثلا فتنس یا جی کمال اجسام یا ورزشا آسانی بکین بله هیوا رمضان دا او یعنی چند دا گرینگه ورزش وانی سر بردام بیان جی شت هیوا کی استراحت کی ورگرد زور ساکا بالنسبه استراحت وکردن اتوانی بیکه بالام شتک کلا کمان اسام امر شک ماویک بزیلی او دسمه که پیشتر هد بو اگوره ايش برند جي طمايو هندي نو ورقه تو بين بعدنا اتواني بردوام بلا صار بس برنامجك اگوره بونمونه ك امكاتي كاشمره كدانا تمرينك اي كيستا نيو ساعاتك بله او اتواني بيگوره بلام ك او وزني بونمونه كهلا جريان او تمرين ك پیشتر اكي ناتواني بيكي ابي بيگوره او کسانی که اول شش کن توزیع بخوان زنیارین ازانن چون بیکن چون نیکن بس بۆ کەسانی کە لە بیدات دێنن ئەو وەرشە گرنگە بتوانی ئایا من چ ئەتوانم چ ناتوانم گرنگە لە ڕێگای دکتۆرۆش گرنگە پێشەشی پێش دەست پێ بکەی و چێکەشی تەندروستی خۆت بکەیت ئەس بەحسە ئەس هەموو بەحسە خوب بکەم بەڵێ کە چ وەرچێک بووم باشە یا ئاسنی یانژی فتنس حتمما هەردوو پێویستت پێ دەبیت چکە ڕۆژانێت ئەو کەسانێک کە دانیشتیانی خۆتەزانی دانیشتنی ڕۆژانە وەدە دەکە کە ماسوولکانی دسم زعیفە بێ پێویستت پێ ئەماسوولکە ئەکتیڤیشن بکەی ئەکتیڤیشن لە ڕێگایەوە ئەتوانی بە ڕێگای تەمرین ئاسن بیکەی گۆڕانکاری جسمیش زۆر گرنگە بەڕاستی ئێستا کە لە کوردستان 2016 خەڵکێکی زۆر گرنگی بە وەرزش دەدا ئەوە پشتگیریی زۆر باشە بەڕای منەوە بەڕێز شرد ئەس بەحسە خۆ بکەم ئەگەر مەسەن ئەس سوڵم بەڵێ لە شێمە ڕێکوپێکە یانژی من گەلە پێتیڤ پێ هەیە و ئەگەز بێمژی ئەس چاوە مەسەرەن ئەنا بژمەکی تا ڕێکوپێکی چی ماشەڵایەتە گەل لە ڕێکوپێکە زەحمەتی موەکێتە لێوێت ئەبێت چەندێ دەزێ ئەمینێت ئەرۆزی خۆت چت ئەوێ
ئەو گرنگە زۆر لە خەڵکە بسم لە شەکە ڕێک و پێک دەمێنێ بۆ نمونە ئایا من ئەمە ڕێک پێکم بە ڕێگای گۆڕانکاری لەشم یان ئەمەوێت تەندروستیم باشبی دوو شێوازیەیە هەردوو چیچێک بەرەکی هەردووکە بێ ئینجا کاتێ دەمێنێ بە ڕێگای تەندروستی خۆت ئایا من دەمەوێت دەستم جوانبی وەکو مرۆڤێکی کە هەیتم هەموو کەسێکیەیە لە بیرکردنەوە دەڵێ من وەکو کەسانێکتە دەمێت ڕێکادیر و درێژە بشکلەوە ئەبێ ئەوە هەیە زۆر جارێ ئەوەشە والەیەکە کە بۆ نمونە تۆ ئەتەوەی گۆڕانکارێکی بەشی چورکەی بەس کە بەشی یەکەمت کرد بەشی دوم و سێمیش دێتن لەگەڵی بەێ هێدی بەس شتێکێنێ سۆنەهی و چۆ ببتە پۆڵنەر ئەس بێم و دەستوەرج شێ بکەم ئەوە یانیش هەممی قورسترە زۆر چاکە گرنگترینەوەیە کە تو هەر ڕۆژێکی بێ شتێکی نوێ فێربی بخۆت ئەوە شەوە دەکە کە فێربی ڕۆژانە فێرە لیاقابی فێرە تحملەبی فێرە گۆڕانکاری لەش پاراستنی لەش خواردن چۆن بێ بچکە ئەو تەمرینێکە تۆکەی پێویستی بە خواردنی پاکەیە ئەبێ خواردنی پاکی بدێ ئەبێ تەندروستی خۆت بیپارێزی بەنامە ڕۆژانت کاتی نووسن مەزبوطکەی کاتی هەستن مەزبوطکەی و کاتی ئەو کاتێک کارێکی زۆر پێوێت ئەیوێ بەس ئەوە سەبر ئەگەێنە وەکو بڵێ مناڵێک فێرە خێنی دە تەماشەوان نەوێژ مەسان ژوان ئەوێ ئینەوێری بەس زێدەتر لە بخۆ بەسا وەرزە ژوانە بکەین بەڵێ گەلە وەرزوان دەبینی مەسەن تۆزە پروتین یانژی ئەمبێژین دەرزی لێدان تایبەت ژێوێن یاری ئاسنێکن ئەوێ هەنێ چەند کاریگەریان خراپ سەر تەندروستیا کەسێ وەرزشوان هەیە بەنسبەت پرۆتینات زۆر ڕشێکیان کردو لە دەرە وڵات دەڵێن پرۆتین بەکارهێنان پێویستە بۆ پیا بۆ ئافرەتیش بەڵام ئەویش بەنسبەت ئەو کەسانەی کە تەمرینەکەن نمونەیەکە دەڵێ ئەگەر وەزن چەند بوو بەڕێگای وەزنەکەت تو ئەتوانانی پرۆتین وەگری ڕۆژانە کە وەرزشەکەی ئەیتوانی بیستنی بەنسبەت مادی تر کە خەتەرن ئەوانە من زۆر پژگیری ناکەم بەڕاستی چکە ئەمە نەک بۆ ئێستا بۆ دواتریش 10 ساڵ 5 ساڵ دوای وەرزش ئەوە بەڕاستی زەرێکی زۆرێ بۆ لەشی مرۆڤ ئەنێ بگشتی ئەفمادن هەنێ زەر ڕوزیۆنن خوێ حتمما بۆ ئافرەت بۆ پیاوش بەڵام بەکارهێنانی پرۆتینات و مادی کە پێویستت پێ لە کاتی وەرشەوە بۆەوەی ڕکاڤری لەش ئەوە شتێکە زۆر تەبیعی و زۆر دکتۆرەکانیش بۆ ئەو کەسانە ئەنووسن بۆ کەسێک کە دەسن دەست بە بەسی گرێدانە یعنی وەرزشکردنی چاڵاکیین مرۆڤی وانێ مرۆڤ هاوڕات بتوێت چاڵاکەی گشت ئەم بێژین ئەو چەند کاریگەری هەیە کاریکاری زۆرێ بۆ نمونە کەسێک کە بۆ نمونە کارمەنددارێکی شوێنەکە کابرا لە دەرویش دەکە یان سبەی تاکو ئێوارە هەر بەدەست کارەکە ئەوە کەسێکە کە تەندروستی خۆی دەپارێزی کە ئیش دەکا بەڵام ئەو کەسانێک کە بۆ نمونە دانیشتنەوە یان کارەکەیان زۆر هەستان و دانیشتنی تێدا نییە ئەمە شتێکە دەبێت تۆ ڕۆژانە بیکەی بەڕاستی خۆ دەزانی شتێکی دەڵێن پاراستنی لەش گرنگترن کە بۆ ئەوەی بچێ لای دکتۆر لە دکتۆر ئەوم هەیە باشە دی هەفکاری مەژی بەحسەوەی کردکردنی دی پۆیسکل هاژوتن گەلە لە کوردستانێکیم بێ زێدەتر تڕۆمبێ لە یعنی هەتا بچنە فەرنانانیژی زێدەتر یانێ یعنی تڕۆمبێ لە چن ڕاستە ئامۆژگاری بووە بوو یعنی شووە بوو خەلکی چوازتر بەرەف پۆیسکل هاژوتنی بە بچنێ شەرم نەبێت ئێدی زێدەتر بڵێ شتێکی ئاسایی بێت بەڵێ بەڕای من بەنسبەت شەرمەکەنێ بەڕای من خۆتەزانی شوێنی تایبەتمانی بۆ پاسکیل بۆ نمونە لە ئەوڕۆپا شوێنێت تایبەت بەس بۆ کەسانی کاڕۆن یان بۆ شوێنی پاسکلێن بۆ دەنا ئەومان نییە لە کوردستان ئەگە بێت و لە داهاتوو ئینشاڵڵا بۆمان دابین بکرێت و خەڵکەکە توانی بە ڕێگای پشتگیری پاسکیل بکە و ئێستاش هەستم کردووە لە ناو هەولێر زۆر کەسەیە بە ڕێگای زێدەتر هین ئۆگادڕین بەڵێ بینێ چوە بڵێ ئێستاش بۆ نمونە شوێنی شەیە مەسەلەن دانا بۆ کەسانێک کە دانەوێت سیباقی پاسکیل بکەن شتێکە کەنوەیە لە دەهۆ کە زۆر ئەکرێت و لە سلێمانی و لە هەولێریش و زۆر جاریش لە ساوان بابەت و شتیوە بڵاو کرایەوە ئەوە شتێکە بەڕاستی دەستخۆشی لێت دەکرێت بەسێ جیم بکەین ڕژیم بەڵێ گشتی هیوا ڕەمەزانێدا بەردەوامیدان سەرجیمێ و نەخواردنا خواردن و بەخواردنا چەند کاریگەریان خراپ هەنە مەسەن کەس هەیە دەبێت بێت ئەس خۆ لاوازکەم خۆ زەیفکەم تشتێکی ناخۆ تشتا دیرکەوێت ئەف چەند کاریگەریان خراپ هەنە خراپی بە سێچان ڕێگای یەک لەوانە خۆت مرۆڤ ئەزانی کە شتێک نەخۆیت ناتوانانی وەرش بکەیت دابەزینی سەخت یەک لەوانەیە دڵ نەخۆشی دڵ ئەتوانی پێدا بکەیت ڤیتامیناتی کە لەش پێویستی پێکە ڕۆژانە نایدێ ئەوە گرنگە پیست بۆ من هوشەکە بێ ئەوە شتێکە دەبی مرۆڤ ئاگداربی بەبێ ئاویش ناتوانانی بەشەکی گەورەی لەش پێویستی بە ئاوە و کە ئاویشی نادێ ئەو کاتی ناتوانانی شکە لەش تمام ئیدی زێدەتر نەوە بازاری دامبژین باشوور لە کوردستانێژی یعنی
جورين حبا ين چایا مشن بخارنی هاتینه مثلا به ضعیف بی او به قلو بی اوین هنه چند خرابن خراپەکەی ئەوەی دا کاک زیاتر بەسی حەبۆژی بەڵێ بەڵێ ئەوە شتێکە کە بەڕاستی شتێکە کاتە ناو کوردستان ئەوە خەڵکەکە ئەیکە بەڕێگای چاولێکردن بەڕاستی شتێکی ینی بەداخەوە خەڵکەکە زۆکە بەبێ پشگیری دکتۆر وەگریان بەبێ بۆ خۆی ئایا بگەڕێ ئەو بۆم باشە یان باش نییە زۆری لەوانیش سایت ئەفکتی سایت ئەفکتەکان بۆ من ئەتوانێت توش حساسێبی ئەتوانێت ماوەیەک لەش دابەزین بەس ماوەیشتە دیسان پێ زیادکەوە یان شتەکانی تر هەیە کە ئەتوانی بیکێک لە جاتی ئەو باشترە بەڵام ئێمە ئەتوانین بە دوو ڕێگا کار بکەین ئەگەر ڕێگای سەرعمان بوێ ئەچین شتێک دەکرین بۆەوەی زووترین کات یارمەتیمان بداتن ڕێگای دوورەکەش ئەوە پێویستی بەوەرشە باشە ئەوە بوو زایفکردنی بوو لاوازکردنی هەندێک مەسەن کەسی هەی بێژت ئەس لەوازم دوێت ئەس قەلەوکم باڵێ چڕێکێک هەیە مەسەن خوپێ قەلەو کردش بلی مەسەن مەدەم هین بێژن حەب یعنی هەمی جوورێکی خراپە باڵێ چڕێکێک هەیە کەسێ لاوەز و هەندێک قەلەو کرد بەڵێ دانانی بەرنامە ڕۆژانت بۆ نمونە کەو کەسێک کە بەیانیان نانەخوا بێ دوو کاتژمێت تا سێ کاتژمێت زیاتر ناتوانانی بەبێ ناخواردن بۆەوەی لەش کە ئەستێنی کە ئەو کاتە دانە بۆ من هەشتی بیانی نانەخۆم ئەیکەمە دەکەمە 12 دوی نیوەڕۆ چواری نیوەڕۆ ئەو بەرنمەیەکی دادنێەوەبی هەر کاتێک لەش بەموو کاتێک خواردن وەگری ئەج بەڕێگای پرۆتیناتە کاربۆهایدرێت ئەوە شتێکە ئەتوانی بەرنمێکی دانەی کە هەموو کاتێ تو ڕۆژانە خواردنی خۆت وەگری دەمینێ ئەو کەسێک مرۆڤ پێویستی بۆ نمونە پیا 1500 کالۆری تا 2500 کالۆری ئەتوانی ڕۆژانە وەگری ئەتوانی سەرفیشیکە بەسکە کەمتر وەرەگەی دسمیش کەمتر سەرڤەکە تەمام میدیان یعنی بگشتی بەسێ تەماشەوانمان بکەین ئەدی شتێکی خەلەتە حەب یانژی چایکە تایبەت هەبەش بووی قەلەوکردن و زایفکردنی دیێڤە فکرەکە هەزرەکە خەلەتە تشتێکی بۆ سێنی یان بێت و وەرزشێ بکەی یانژی بێت و شێوەیەکی ڕێکوپەی سەرخواردنەخۆ ڕۆژانە بەردەوام بی بەسە کار و چاڵەکین وەکین بەڕێ سوشتیاری زیاتر هەیڤە ڕەمەزانێدا کار و چاڵەکین وەرزشی بۆ خەلکی بگشتی نە تایبەت مەسەن تۆڵەکێدا بەڵێ خۆی بەڕاستی لە پاش ناخواردن کە مرۆڤ پێویستی بە دوو شتەیە کە ئەو خواردنە بێتن ناو لەش حەلی بکاتن لە پاشەوەی ئەتوانی بەڕێگایکی هەستان تۆزە پیاسەی بکەیت لە باخچێک لە شوێنێک ئەم باسی کار و چاڵەکین وە مەسەن گشتی بکەین مەسەن هەندێک برادەر پەیوەکوم بن یان باخچێکی یان جێکی تایبەت سەکی وساوە هەیە هەیڤە ڕەمەزانێدا یان هەر هین هۆڵێدا بەردەوامن سەروەرزش نە ئەتوانی ئەمینێت ئەوەی خۆت بەرنامەی خۆت ئەتوانی سپێنان لە خەواستی بچێ بۆ کار بێەوە شەوان بە هەمان شوێن کە تۆ شەوان نانەخۆی لە پاش نانی فتار پێویستە حرەکەش بکەیت حرەکە ئەچێ میێوەنداری سەردانی کەس زیاتر بەستم ئێوە بۆ ئێوە وەرزشوانە لە ناو هەولێر زیاتر بڵێ مەسەن ئەتوو برادرانی خۆت کار و چاڵەکی تایبەتتان هەیە لە ناو مانگی ڕەمەزان مەسەن پێکە وەرزش بکەن جیاواز لە مانگەکانی تریانیش وەکو هەرجار هەر یەک و خەریکی وەرزشی خۆیە تایبەت لە وەختەکەی تایبەت بەڵێ دەمینێ ئەو کاتێک چۆن لەگەیەک ئەتوانی کاتدانێ بەس وەکو ڕاینەر و ئەتوانی لەگەیەک کاتەکەندانێ و کاتێکی تایبەتدان لەگەڵ ئەو کەسانی یارمەتیان پێ جیاوازیە وەرزشکردنێت ناوبینە 4 دیوارێن هۆڵەکە وەرزشکردنێدا وت ناوە باخچەکیدا بەڵێ ئێستا زۆر شوێنێ لە پارکەکان شوێنی تایبەتیاندانەوە ئەوە شتێکی زۆر باشە دەستخۆشیان لێ دەکەم و ئەتوانی ئەو کاتەی لە دەرەوەش وەرشی خۆت بکەیت شتەکانی زۆر ئاسان و زۆر بەسیتە پاسکرد لێ خڕوینە خۆ بەرزکردنەوەیە ڕاکردنە شوێنی تایبەتمان هەیە ئەوە شتێکە باشە کە خەڵک پژگیری دەکات و منیش پژگیریان دەکەم و هیوادارم هەموو کەسێک بیکە هەر کەسێک بەڕێگای خۆت یدی بارەسین تایبەتن یعنی وەرزشی خواردنەوە یعنی تەندروست دەتەن بەحسەوەن کەسابکەینە بێن نەخۆشیێن شەکرێ نوێژی پەستانەخینە هەین بەڵێ چ وەرزشێکە سڤک بووانە باشە کاریگەریە باش سەر تەندروستیەوانە بکەێت پێش دەست پێ دەکە لە خواردنی ڕۆژانەت ئەوە شتێکە ئەێن نەخۆش مەسەن زیاتر مەسەن نەخۆشیەوە مەسەن شەکرێ بکەین ژ ئەو کەسانێکە نەخۆشی شەکرانیان ئەو کەسانی نەخۆشی دڵانەیە پێویستە ئەگە بتوانە بە ڕۆژی بن ئەوە شتێکە زۆر باشە بەس ئەگەر ناتوانن ئەوە ئەمن ناتوانین پێیان بڵێن دەبی لە بیکەی دەمینێت ئەو کەسێک کە بۆ نمونە بەکارهێنانی حەبە بەکارهێنانی دەرزیە هەر شتێک ئەوە ناتوانم بەکاربین دەبی لەسەر بەرنامەی ڕۆژانەی خوان مەزبوون ئەوەنە ئێمە توانین بەڕێگایەکی سروشتی بەرنمێکم بۆ دانین بەرنمێک شش بەسیتە بێ بۆ نمونە ئەتوانی لە ماڵ و کاری ماڵکردنەوەش وەرز دەبێ بەسەرکردی قادرمە هاتنە خوارەوە پسۆنە هەیە شتێکی بەسیت زۆر ئەتوانی بیکەی ئەوە شتێکی بەسیتە ئەتوانی بیکەی
بەڕاستیە ئەگەر بیتوانی بیکە زۆر باشە پاراستنی تمام ایدی پراستی چه بت زرامون یا خلل مثلا گل جارس مالم خشکه کامت دا یعنی نوا مال داتی تو چت بیشت اوجی ورسه یعنی پراستی زرام خلل بیمد گوتی اول ورسه بس دیاره اول هزراوی درستی امون خلل نه ابي اشتك من الرزمه بو مخشكو بو مافرتان خوت زاني كافرت لمالو كاركا كاتج زور بسربا او شوكو ورش اتواني بيبيني خاصة اما ورشي اما اتواني اشتكي بسيط شوكو ورش بيني شفتني سياره او جي ورشه اوش ورشه حتما بس او اتواني بيكي برقاشي هر تستك حركتي ضابط هاد نوچون تضابط ورزشه جویلشی روزانه حتما باشه ام بحث هات نوچون بکین روزانه 24 کازمیرا مروف چند بیتو بچت باشه اگر روزه بیتوانی 30 دقیقه تاکو ساعتك بخداني زور گرینگا 30 دقیقه تاكو ساعتك بتواني روزانه بخداني زور گرینگا تمام ایدی برای الشهر محمد امین راهنری ورزشی و بسپور د مفاین خورنی و ورزشی داتو افرود گلمه دابوی زور سپاس بوده زور سپاس با مجبوری انت صحت و هر خوش به خود روزی نویژن وجه قبیل من سپاس دادم کاوشو بتوانم میانی گوبم سلاو رسمی بو کارمندارکانی خومو و با کسانی که لگل روشان کار کنو داوای خوشی سلامتی تان بو دکمو رمضان چی خوش و وادارم سالش خوش به مولای زور سپاس بیوش بله تماشاوان هنجا ایدی پاشیف بردام که امی وجاری جی برف مزگفتا ارزروم وچین مزگفتا ارزروم ایدی یعنی دیروک که یعنی کفنار هیا و که سمبوله که جون جی دیروکی تتا نیاسین هیوا رمضان جدادی خلکی دوره زیادتر قصد مزگفتا ارزروم آمازند کن و پیک و نویژن کوم ین جماعت کن و نزا و پرستنا خودت کن نوا مزگفت داش بلی یعنی پرستنا خودت نوا مزگفت دا وکه جهه که گشتیاری جی مزگفت ارزرومه دی باشه که گرینگی وی مزگفتی جی وکه جهه که گشتیاریه برف نوا مزگفت ارزرومه مازم مزگفتا مزن یاکل باجروکا یاکوت ایال سر باجاری ارزرومیه د سال 1179 ده هیام عثمانیان ده هاتیه آوا کرن. وی مزگفته دوان سه سالین در باسبوی دل برخودایه و جپیامایه. اف مزگفتا کو وک اتبک تیناز کرن مزناهی آوی 10,152 متر چارچکه و 6,000 کسان جی دکاره هلگرن آفخوا. گلک تایبتمندین وی مزگفته هنه. یک جیجی هین بریا کو ساعت وره پیدا کرن هاتیه آوا کرن. اف مزگفت دما کو وان تیرجین روژه هلدگرن آفخوا لعرده شکل و شماین کو وقت نمیجه دده دست نشان دکه. لگوری گوتا گوتان جوی شوقا کو خوا دده نوا مزگفته لعرده شکل هیکانی پیکته و به وی که رجی جماعت تید گیجه کو وقت نمیجه نیورو آنجیا عصر هاتیه. دنوا وی مزگفته ده تایبتمندیک دن بالگشتر هیا. ماکتا مسجدی اقصای یا کج آخوی هاتیه چیکرن لوی مزگفتا دیروگیه الارزرومه بودی تنا گشتیار و ولاتیان هاتیه بجه کرن. اف جامی که دیروگیه جامی که زاو برای çekirine ev cami göre ve camiye de hem tasarımı olarak zav değişike emtin ibadet ve camiye dikin ve camiye de Mescid-i Aksa ve Kabe maketi hazırlanmış kendine ve de huyadike hem turizm hem hakkı ve de fotoğraf çekmişdikin zav ilgi duymuşdikin. ev mizgeft li ser çulu heft sütunu heft koridoran hatiye danin. Ev kubbaya mizgefti ya ku zıfqi ve be belekiyeki hatiye dor peç kirin erka klimeyeke sürüştî jî tînece. Camimizde gördüğünüz gibi. Mizgefti da du kubeyên girîng hene. Taybetmendiya wan kubeyan jî ew e ku bêhna nexweş û rutubetê dikişîne. Cemaat jî bi saya vê yekê dema ku îbadeta xwe dike qet li rastê bêhnekî nexweş nayê. Her wiha kubbeya mizgeftê hem hundir û ronî dike û hem jî dibe sedema wê yekê ku deng bi hevsangî li nava mizgeftê belav bibe. Ji ber ku di heyama ev mizgeft hatiye avakirin de li gel ku pergala elektronîk tune bûye jî bi saya vê kubbeyê dengê meleyan digîje hemû deverên mizgeftê. Ji bilî vê yekê jî ev taybetmendî li Tirkiye tenê di vê mizgeftê de heye. بله تماشاوان جایدی پاشی و سیفدیجی ایروژ کردستان بسیاره شوار هاتا پیشکش کردن. ایروژی ما بحثا توری آینی
بحثا پیوندی روحی دیال خدای مازن و خردکردنەوەی پەیوەندیت هەیڤە ڕەمەزانی دا ڕاستە بەحسا دەوێت تەندروستی ژمە بەحسا وەرزشێ و خواردنی تەندروستکردنەوە هیڤە ڕەمەزانە پیرۆزدا دیدی مەگەلە وەخت نەمایە دی حتا ئەم بشین ئەمژی فێ ڕابگەهین پاریەکە نانی بخوین لە دەمێ پاشیوە دیال هەفکارین خۆ دیدی زیاتر پشت ڕاستم خەڵک نوکێ ڕینشتیار سەر سفرا پاشیوە سەحەت بلوە خدای ڕۆژی نوێژ و دوعاین و هەمیە قبول کرد سڵاوێن تایبەت بۆ پێشمەرگێن یەن نوکات چەپەرێ شەردا دیدی زیاتر بۆ خەلکی ئەبێن پرۆژی دوعاین تایبەت ji بووی پێشمەرگا بکەن ئەژی پاراستی بن ناوا هیوا ڕەمەزانی دا هەمی وەختاشی سەرکەفتی من تەماشاوان هێژا سبەهیژی لە سەرێ سەعەتە یەکێ دیل دوماهی کاڕۆژێک و دەست پێ کاڕۆژێکی مێڤەگەڕێن جەموە و بابەتێن تایبەتمەند حتەوی دەمی مەش دوعایت خوشی بێبار نەکەن و هەر شاد بژین